عزیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم بەرنامەیە وەکو پێشتر لە ڕاگەیاندنەکانیشە باسم کردبوو تایبەتە بە پرسی چاودێری زۆرم لێی مناڵان لە سوید یاخود ئەوەی پێوترێ بردننی مناڵان لەلایەن سۆسیالەوە لە سوید. ئەم دیاردەیە لە ماوەیەک لەمەوبەرەوە زەق بۆتەوە لە کۆمەلگای سویدا یاخود هەتاکو لە زۆرێک لە وڵاتانی بەناو ئیسلامی یاخو عەرەبیش عەرەب زمان ئەم کێشەیە فراوان بۆتەوە باسەکرێ لە میدیاوە قسەی لەسەرەکرێ و باسی ئەسلیش لەم مۆزوعایە ئەوەیە کە سوید بە سیاسەتێکی دیاریکراو مناڵانی پەنابەران بە تایبەتی ئەوانەی کە بە ئاین موسڵمانن یاخود عەرەب زمانن ئەیان بات وە لە دایک و باوکیان گیان نەکاتەوە. کەمپێریی فراوان بەڕێکخراوە لە تەلەڤیزیۆنە زۆر پڕبینەرەکانی دنیای عەرەب زمان باسی ئەمەیان کردووە، تەلەڤیزیۆنی ئەلجەزیرە، تەلەڤیزیۆنی ئەلعەرەبیە و ئەم باسە بۆتە باسی ڕۆژە بەڕاستی و قسەی لەسەرەکرێ لە بەتایبەت لە ناو سویدا و لە ناو دانیشتوانی سویدا بە عەرەب زمان و کورد زمان وانە بۆتە مەسەلەیە کە ئەمڕۆ جێگەی باس و جێگەی قسە و لێدوان و بیر و بۆچوون و تێڕوانی جۆرا و جۆرە. ئێمە بە پێویستمان زانی لەسەر ئەم بابەتە قسە بکەین نەک تەنها بەوەی کە ئێمە خۆمان لە سوید دەژین و ڕاستەوخۆ لەگەڵ ئەمە بەرخوردمان هەیە، بەڵکو ئەمە خصوصێتێکی زۆر تایبەتی هەیە کە پەیوەندی بە مافی مناڵانەوە هەیە لە ئاستێکی فراوانە. سوید یەکێکە لەو وڵاتانە یاخود ڕەنگە بڵێم یەکێکە لەو دەگمەن وڵاتانەی کە کۆنڤانسیۆن یاخود پەیماننامەی مافەکانی مناڵانی UN ئیمزا کردووە وە کردوێتی بە یاسا، ینی ئەم کۆنڤانسیۆنە لە سویدا بووە بە یاسا، بەشێکە لە یاساکانی وڵات وە بەپێی ئەو یاسایانە مامەڵاکرێ. هەر بەم معنایە قسەکردن لەسەر ئەم ئەزموونەی سوید و قسەکردن لەسەر ئەم کێشەیەکە لە سویدا هاتۆتە پێش ممکنە ئەبعادێکی جیهانی و هەمەلایەنەی هەبێ. گەلێک مەسایل لەم کەینوبینە باسکراون و هاتوون و پرسی وەها هاتوونەتە گۆڕێکە پێشتر کەمتر لە ژێر چاودێری و لە ژێر تاوتوێکردنا بوون. من دیارە بۆ ئەم بەرنمەیە هاوکارێکم لەگەڵا بێ، ئەو هاوکارم کە دیارە پسپۆڕە لەم بوارەیە یاخود لەم بوارەیە ماوەیەکی دوور و درێژکاری کردووە. بەر لەوەی ئەو هاوکارتان پێ بناسیێنم، من داواتان لێکەم کە لە لای خۆتانەوە لینکی ئەم بەرنمەیە بە هەر شێوازەکە بۆتانە گونجێ لە فراوانترین ئاستا بڵاوی بکەنەوەنی کێشەمان هەیە لەگەڵ فەیسبووکە بەداخەوە ئەم بەرنمەیە لینکەکەی نایەتە سەر فەیسبووک، ئەوانەی کە بینەری ئێمن لە ڕێگەی یوتوبەوە خوازیارم لیان کە لینکی ئەم بەرنمەیە لە فەیسبووکی خوانەوە بڵاو بکەنەوە، هەروە بیریشم ناچێکە داوا لەوەی ئازیز بکە مەگەر تا ئێستا کردووە یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسیێنن. لەگەڵ ئێوە بە خێرهاتنی ئاوڕێکی ئازیز سلێمانی قاسمیانی یەکەم. ئاورە سلێمان بە خێراتی، من زۆر خۆشحاڵم کە داوەتی منت قبول کرد، زۆر سپاس دەکەم کە لەم ویکێندەیە ئەم وەختەی کاتی ئێمە خۆت بە ئێمە بەخشی بۆ تاوتوێکردنی ئەم پرسە. منیش زۆر سپاسی تۆکەم بۆ ئەم فرسەتەی کە داتان بێ من کە قسە و باز لەسەر مەسەلە بکەین. هەر بژیم. سلێمان، من بەر لەوەی بچمە ناو باسی ئەوەی کە چی ڕاستە سەبارەت بەم کەمپینەکە لە دژی سوید و لە دژی یاساکانی سوید و لە دژی ئەو ممارەساتانەی کە لە سویدە و پراکتیکەی لە سوید ئەنجامەدرێ لە بەرامبەر مناڵانە قسە بکەم، بەر لەوەی بچمە سەرەوە کە چی ڕاستە لەم بابەتەوە. پێم خۆشە تۆ وەکو کەسێک کە ئەزمونت هەیە لەم بوارەیە، دیارە وەک گوتم سلێمان قاسمیانی هەمان کات نووسەرە، وەسەر نووسەری گۆڤاری هانایە و لە هەمان کاتیشا چالاکوانێکی مافەکانی مناڵانە، ئەمە جگە لەوەی کە پیشەکەی و کارەکەی دیارە هەر لەو بوارەیە بووە. سلێمان بەپێی ئەو ئەزمونەی کە تۆ هەتا یاساکانی سوید لە بابەت مناڵانەوە، لە بابەت پاراستنی مافەکانی مناڵانەوە، ئەوەی کە کێشاوێتی ئەم کێشەیەوە کێشاوێتی ئەم بابەتە کە بۆتە بواری پێکدادانی تەساوری جۆر بە جۆر و یاخود کێشەی جۆر بە جۆر هاتوونەتە گۆڕێ، بنەما یاسایەکانی ئەمانە چۆنن وەکار و کردەوەکانی
بڵێن دامەزراوە دەوڵەتیەکان حکوومیەکان لە سویدا بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە چۆن پێم خۆشە سەرەتا بە زانیاری سەبارەت بەمانە دەست پێ بکەین تاکو بینەرانی ئێمە بزانین ئێمە سەبارەت بەچی بە دیاریکراوی قساکەین فەرموو. لە سوێد یاسای هەیە بناوی یاسای خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکانەوەی کە پێڵێن سویدی پێڵێن سوسیال شێنست لاگن. ئەم یاسایە دیارە زۆر لایەنی هەیە بەڵام بەگشتی باس لەو خزمەتگوزاریانە دەکات کە دەسەڵات لە سوێددا و هەم شارەوانەکان و هەم دەوڵەت بەگشتی لە پلەی یەکەمدا شارەوانیەکان بەرپرسن بۆ خزمەتکردنی خەڵکو بۆ کەسانێک کە بەپێی یاسا پێویستیان بە یارمەتی جۆرا و جۆر هەیە جاچی یارمەتی مادی بێنی لەباری کە بنەماڵەیەک لەباری ئەکۆنۆمی و مادیەوە ئابوووریەوە توانای خۆ بەخێوکردنی خۆی نییە بنەماڵەیەکە مشکلەی نەفسانی و ڕوحی هەیە گەورە ساڵانێکە مەسەلەی توشبوونی مادەی هۆشبەریان هەیە یا ئەو کەسانەی کە کەمەندامن و لەباری پێویستیان بە یارمەتی تایبەت هەیە ئەمە هەموو لایانی جۆراوجۆر یەکێکیش لەم بەشەکانی دیگەڕێت بە سەر مەسەلەی مناڵان و مەسەلەی توندوتیژی دژ بە مناڵان و یارمەتیدانی ئەو مناڵانەی کە ناتوانن بەلای دایک و باوکی خۆیانەوە بمێننەوە یا بەپێی یاسا حەسبەوە بکرێت کە ئەم دایک و باوکانە ناتوانن بە تەواوی بەو جۆرەی کە مناڵەکان پێویستیانە خزمەتیان پێ بکەن و یارمەتی دەریان بن بۆ گەورە بوونیان گشتیە سوسیال شێنسلاگن کەوتیشم بەرپرسی سەرچیەکەی شارەوانیەکانن کۆمەڵەکانی هەر کۆمەڵەکانن لە خودی سوێددا و هەر بڕیارێکیش کە دەدرێت دیارە تەبیعەتەن لە پێشەوە فەرمانبەرێک کە لە دایرەی کۆمەڵایەتی کارەکات دەبێت تحقیق بکات لەسەر ئەم پێویستیە یا ئەم نیازەی کە تاکێک یا بنەماڵەیەک پێویستی پێ هەیە کامش بە دوو جۆر دەکرێت تاک یا بنەماڵە خوان ئەتوانن داوای یارمەتی بکەن وەختەیە هەست بۆ پێویستیان بە یارمەتی هەیە جات هەر جۆرە یارمەتیەک بێت یەکیژەوەیە کە دایرەی کۆمەڵایەتی وەختێ گزارشتێکی بۆ بێت جا چ لەلایەن مەکتەبەوە بێت چ لەلایەن نەخۆشخانەکانەوە بێت چ لەلایەن پۆلیس گزارشیش پێ بگات کە تاکێک ممکنە وەزعی باش نییە و ممکنە زەرەر بەخۆی بگەێنە زەرەری گیانی بەخۆی بگەێنێ بە کەسی تر بگەێنێ ئەو دەم بە پێی یاسا ئیدارەی کۆمەڵایەتی مەجبورە بێتە مەیدان و تحقیق بکات و بە دوای تحقیقەوە بڕیار لەسەر یارمەتیە بدات و بەتایبەت لەسەر مەسەلەی مناڵان باڵە و بڕیارە ئەگەر بڕیاری زۆرەملی بێت کە بەر لەوەی کاری زۆرەملی بکەن دایرەی کۆمەڵایەتی ئەوەی کە لە دەستی دێ ینی بە گفتوگۆ بە ئازادی لەگەڵ بنەماڵەکان باسی بکات و بەشک و بە تەوافق بگەم بۆی کە مەسەرەن ئەم بنەماڵەیە چ یارمەتێکی پێویستە کە بتوانن سەری مشکلەکانیان بکەن بەڵام ئەگەر بێت و سوسیال هەست بەوە بکات کە ناتوانن لەگەڵ گەورەکان بە تەوافق بگەن لەگەڵ مناڵ بێت داوای دەست بەسراگرتنی زۆرەملی بەسەر مناڵەکە ئەکەن کە تازەویش سوسیال خۆی مافی خۆی ناتوانێن بڕیارە بدا ئەوان فقط پێشنیارەکان پێشنیارەکە چێ بۆ بەردەم دادگایەکە بڕیارەدا لە دادگاکەش هەم مناڵەکە وەکیلیە بێت هەم بنەماڵەکە وەکیلیە بێت و سوسیالیش لێ خۆی هەیە و بەپێی ئەو تاقیقێکی کردوێتی و دادگایە کە بڕیار لەسەر پێشنیاری سوسیالەدات بۆی کە مەسەلەن مناڵێک دەست بەسەر بگرێت بە زۆرملی دەستی بەسەر بگیرێ و بنێت بۆ لای بنەماڵەیەکی تریاننا ڕاستە بەڵام 6 مانگە بەڵێ لێریا من یەکەوەی کە بە باسەکرێ و ئەبیستری ئەوەیە کە ئێستا حاڵەتێکی وەها دروست بووە کە بەر لەوەی کە شتێک هەیە کە پێوترێت جێبەجێکە و دوای مناقەشەیکە ئەن بڵێن بە جۆرێک ئالێتێکی وا بەکارە هێنرا میکانیزمێکی ئاوا هەیە کاگەر مناڵەکە چوو لە مەکتەب یاخود لە شوێنێکە بڕیاری باسی کرد ناوی هێناوتی دایک و باوکم عەزیەتیان ناوم دوێنێ هەڕەشیان لێ کردوم توانە بۆ نمونە واوا لێکەین یاخود بۆ نمونە
لە ژوورێکا داناو بەستویانەوەتەوە یا هەشتێک لەم بابەتانە کە نیشانی بدا کە گوشارێکی نەفسی یاخود بڵێن بە شێوازێک زەرەری نەفسی بڵێن سایکۆلۆژی یاخود جسمی بەرکەوتووە یا بە شێوازێکی نادروست مامەڵە کراوە لە ڕووی جەسەدی جەستەی یاخود لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەم سۆشیال دەست بەجێ مناڵەکە ئەبات بۆ شوێنێک و دواتر اینجا دوایی دێن تحقیق لەوا کەمزان ئەمە چەند ڕاستەیە چەند ڕاست نییە ئەمە تا چەند دقیقا قسەیە ئەوەش ڕاستەوە پەیوەندی بەوە هەیە کە ئەم گزارشتە چۆن بێت ئەگە بێت و مناڵێک خۆی ڕوو کاتە سوسیال و بڵێت هەڕەشەی گیانی لەسرە دایک و باوکی یا ئەو کەسانێک کە لەلایەن دەژی هەڕەشەی گیانیان لێ کردووە یا لێیان داوە بە لێدان لێدراوە و سوسیال دیارەتی قسە دەکات و بەراورد دەکات بزانایە چەندە ئەم قسانێکە ئەم مناڵەیە کات چەندە دەتوانێت ڕاست بێت و چەندە مناڵە دەتوانێت خەتەری گیانیە بێت ئەگەر ئەو هەستە بکەن دەست بەجێ داوا لە دادگاکەن کە داوا لە هینەکەن لە کۆمیتەی کۆمەڵایەتیەکەن کە کۆمیتەی هەڵبژاردراوی خەڵکە کە قبول کات کە دەست بەسەر مناڵەکە بگیرێ بەڵام ئەوە کۆمیتەی کۆمەڵایەتی مەبەستی سۆشیال نێمدنەوەی نیاوەی کە سیاسی نوێنەرانی ئەحزابی دیاریکراون لە ناو کۆمۆنێکی دیاریکراوە لە ناو بەلەدیەکی دیاریکراوە بڵێ بەرحاڵ سوسیال تحقیقێکی فەوری دەست بەجێ کات بۆی بزانێت چەندە ئەم گزارشتە یا ئەم داوایی کە مناڵی بیکات چەندە ڕاستە لەگەڵ دکتۆر مەسەران قساکەن مناڵەکە بم بۆ لای دکتۆر لێ درابێ ئەو دەما دوای ئەوەیە بڕیارێکی فەوری دەست بەجێ درێ ئەگەر هەست بۆکەن کە مناڵە پێویستی بە فەوری هەیە بەڵام دوای ئەوە سوشیال لە 4 زیاتر وەخت فقط 4 وەختی هەیە کە تحقیقی کامل بکات و تحقیقی کاملەکەی پێشکەش کات بە دادگا ئەو دەم دادگایەک بڕیارەدا ئایا ئەم دەست بەسەراگرتنا بەجێ بووە یا نابەجێ یا ئاەت مناڵەکە دیسانی شەر لەو شوێنێک کە سوسیال بڕیاری داوە لە لای بنەماڵەیەکتر بمێنێتەوە یا نمێنێتەوە یعنی دوای 4 هەفتە بڕیاری دادگایە کە دێ قسەی نهاییەکە ئاخرەکات و وەختێکی ژەگەر بێت و دادگا قسەی سوسیال قبول نەکا فەوری مناڵەکە دەبێت بچێتەوە لای دایک و باوکی زۆر ڕاستە ئەگەر دادگا قبوڵی بکات ئەو دەم تازە دوای ئەمەش هەر 6 مانگ جارێ دەبێت دووبارە ئەم تاقیقە بگرێتەوە بێت دووبارە ئەم بڕیارە بنێردێتەوە بۆ لای دادگا کە دادگا بزانێ ئایا ئێستاش مناڵەکە هەر پێویستی بەڕاگرتن هەیە یا بۆ ئەگەر شتێکی تازەتیانە بێ ئەگەر دادگا هەست بۆ کەکە نەیتر مناڵەکە لە خەتەر دانیە یا دەکرێت بە جۆرێکیتر مشکلەکە چارەسەر بکرێت بڕیارەکە هەڵدۆشێتەوە ڕاستە باشە لەم نێوانەیە ئەو بڕیاری کە دادگا ئەیدا منەوەی کە ئەزانم دادگاکانی سوید کە بڕیاریشی دیاریکراوە دەن دادگای سەرەتایی کە بڕیاریشی دیاریکراوەدا وا ئەزانم تا ئەو جێگایی کە ئەگا بەوەی کەوا حکمێکی سابت بێسێ قۆناغی هەیە وەنیە ینی دواتر دەتوانین تۆ لە دادگای پیاتی هەڵچوونەوە ئەوەی پێوتری ئیستێناف مەسەنە لە هەڵچوونەوە لە پێشان ئەم بڕیارە داوا بکەیت کە چای پیا بەخشێنرێتەوە بەدوا بەدوای ئەوەیە مەسەن نتوانانی اعتراز بگری هەتا لە دوای و دادگایشکەی باتەوە دادگا دووبارە بڕیاری هەمان بڕیار تەسبیت کاتەوە لە دادگایشی تر دەتوانانی متابعەکەی بەدوای ئەوەیە پێما بێت تەنانەت دەتوانێت بگاتە دادگای ئەوروپاش بازێک لە کەیسەکان بۆ ئەم کەیسە چۆنە بۆ کەیسی مناڵانی لە دایک و باوک جا ئەکرێنەوە یاخود لەلایەن سۆشیالەوە ئەبرێن بۆ ئەمە چۆنە ئایا مەسەن بڕیاری دادگا بڕیارێکی قەتعیە مەسەن خەڵک تەسویرێکی ئاوا هەیە کە حکومت بڕیاری داوانە بڕیارەکەی تر ئێستێناف ناکرێ خو دەگەر هەڵەیەکی تیابێ ناتوانانی ئەم بڕیارە هەڵبۆشین تۆ ئەمەیان چەند ڕاستە ئەمەش بۆ مەسلەی مناڵانی شەروایە وەختێ دادگای یەکەم بڕیار بدات کە مناڵ دەست بەسەر بکرێ یعنی تحقیقی سوسیال و بڕیاری ئیدارەی کۆمەڵایەتی پێ دروست بێت دووبارە توانی لەسەر ئەم بڕیارەی دادگای سەرەتایی شکایەت بکەیت بۆ دادگای ئیستیناف حتا لە دادگای ئیستینافی ژەگەر بێت و تۆ لەسەر ئەم قسەتە بێت ئەویش حکمی دادگای یەکەم تەئید بکاتەوە بۆ دووبارە وەکیلەکانی و بنەماڵەی مناڵەکان بۆیان هەیە کە ڕووبکەنە دادگای عالی
کە لەوێشەوە بازەمانی ینی تا ئاخرەکەی وێ حتا بڕیاری دادگای ئوروپاشار هەیە یان دەتوانێت بۆ وێش بچێت بۆیە ئەمشتا لەسەر مەسلەی مناڵانیش هیچ جیاوازێکی نیە لەبارەوە یان ئەمە جگەلەوەی کە هەر 6 مانگ جارێک دادگا خۆی بە بڕیارەکەی خۆیان ئەچێتەوە بێژگەلەوەش کە ئەم بڕیاراوە هەر 6 مانگ جارێک قابلی ئعادە نەزەرە قابلی چاوپیاخشانەوەیە خودی ئەو پرۆسیسە یاساییە بە هەمان شێوە لە جێگەی خۆیەت یان یەتوانی لە دادگایشی ترشکات لە دادگای یەکەم بکەیت وە بتەوێکە قەیسەکە بگۆڕێت دوای ئەوە ژەتوانی ببێتە دادگایکی باڵاتر وە دوای ئەوە دادگای ئەوروپاش زۆر چاکە بەڵام بەپێی ئەو زانیارە نەکە باسەکرێ ئەم کەیسانی کە ئێستا ناوی ئەبرێ بوویکەوە حکوومەتی سوید لە خێزانەکانی جاکردونەوە هەندێک جار قسەکە لەسەرەوە نییە کە مناڵان شکاتەکەن یاخود بناڵان ئەچن لە سۆشیال باسێکن یاخود لە لای مەکتەب باسێکن و ئەوانە بەعزێ جار مۆزەفەکان مەسەرەن بۆ خۆیان مناڵەکە هیچی نەوتووە لە داگیز خێرا مەسەرەن بەلاغێکە چێ بۆ سۆشیال کە ئەم مناڵە ئەوەی کردو ئەمەیان سەبەبەکەی چیە بۆچی بڵێنین فەرمانبەرانی سوید بە تایبەتیەوانی کە لە خەستەخانە ئیشەکەن یا خودەوانی کە لە دایانگا ئیشەکەن یا لە مەکتەب ئیشەکەن مامۆستایان یا هەر کەسێک کە مەسەرەن بڵێن تەماسێکی ڕسمی و باشری لەگەڵ مناڵە هەبێ لە ڕۆژانە ئەم بەلاغە ئەدا بە سۆشیال و ئەم شکاتە ئەکات دلیلی ئەمە چیە سەبەبی ئەمە چییە بەپێی هەر بەپێی قانونی هەر بەپێی یاسای خزمەتگوزاری کۆمەڵایەتەکان سوسیال شنس لاگەن هەموو فەرمانبەرێک لە سویدا چ لە مەکتەب بێ چ لە خەستەخانە بێ چ پۆلیس بێ هەر کەسێکە لە سوێت فەرمانبەرە و بۆ دەوڵەت ئیشەکات و پەیوەندی لەگەڵ مناڵێک هەبێت کە هەست بە نیگەرانی بۆ مناڵەکە بکات مناڵەکە لێی دراوە مناڵەکە پێراناگەن مناڵەکە وەزعی ڕۆح نەفسانی و ڕوحی باش نییە موەزەفە مەجبورە بە پێی قانون گزارش لە بۆ سوسیال دوایشەوە سوسیالە کە دەبێت لەم گزارشتە لەم ئەنمێلانەکە کە دەکرێت لێ بکۆڵێتەوە زۆر بە کەمیشتی وا ڕووەدا کە سوسیال تەنیا بەهۆی ئەوەی کە دایەنگایەک گزارشتی داوا بە سوسیال بچێت دەستی مناڵەکە بگرێت و یەکسەر بیبا بۆ لای خۆشتیوە زۆر بە کەمی ڕووەدا مەگەرەوەی کە سوسیال هەر لە سەرتاوە وەختێک گزارشکە مناڵەکە بینێ بە مناڵەکەەوە ببینێ کە لێ دراوە بە مناڵەکە ببینێ کە ئازاری ئازیەت و ئازار دراوە یا ببینێ کە مناڵەکە بە تەواوی وەزی کەسادا لیباسی لەبەردانە ئازای نەدراوەتێت دیار بکە لەباری جسمیشەوە ببینی کە ئەوە وەزعی زۆر بە هیچ جۆر وەزی ئەهوەن و ڕاحەت نییە ئازە دوای ئەوەش دەست بەجێ مناڵەکە بن بۆ لای دکتۆر کە دکتۆر بیبینێ دکتۆریش بزانێ ئەم نیگەرانیەی کە دایەنگا هەیەی یا ئەم گزارشتێک کە بە سوسیال گەیشتووە چەندتوانە ڕاستێ بۆیە و تازە دوای ئەوانش ئەگەر ببینن کە ناوانە سوسیال دوودڵ بێ لەسەرەوەی کە ئەم گزارشتە ممکنە تەواو نەبێ یا ممکنە شتێکی تر هەبێ سوسیال لەگەڵ دایکواوکەکان پەیوەندی دەگرێ بۆی کە بزانێ چی بووە چی نەبووە تەواوی هەوڵی سوسیال زانی هەر شەوێک حاڵێک لە دایکوباوکی بسێنرێتەوە و لە شوێنی تایبەت دایبنێن بەلانیکەوە 5,000 کرۆن بۆ سوسیال خەرجی هەیە کۆمۆنێک هەر شەوەی سوسیال شێنست هیچ سوسیال شێنستێک هیچ کۆمۆنێک نای هەوێ حاضر نییە ئەوە بە مەفتی پوڵدا یعنی حسابکەوەی کە تۆ لە مانگدا بەلانیکەم نزیکەی 150,000 کرۆن خەرجی مناڵەگە بێت کە سوسیال بە زۆری دەستی بەسەراگرتووە بۆیە بۆی بینەرانمان بزانن ئەم پارەیە بە هی نەکاتە چی بە دۆلار چووکە لەوانەیە زۆرتر دۆلار ئین بێتوانە 150,000 تقریبا نەکاتە 15,000 دۆلاری ئەمریشی هەر مناڵێک بۆ سۆشیال لە حاڵەتی وەرگرتنیا ماڭانە 15,000 دۆلاری ئەمریکی مەسرەفی هەیە لەسەر حکوومەتی سوید و هەر بۆیەشە ئەڵتە تەبیعەتەنەوە لە یاسای خزمەتگوزاری کۆمەڵایەکاندا سوسیال شێنسلاگەن نەوتراوە کە ئەمە خەرجێکی زۆرە دەبێ هەوڵ بدەین مناڵ دەستی بەسەرا نەگیرێ چونکو پشتمان دەشکێ لەباری اقتصادیەوە ئەوە ناوترێ بەڵام
لەباری واقعی خۆیدا ئەمە تەسیرێکی جگار زۆری هەیە بۆی کە سوسیالشنس و کۆمۆنەکان چون دەڵم بڕیاری نهاییەکە بەدەست کۆمیتەی سوسیال نمدەوە بن کۆمیتەی کۆمەڵایەتەکەوەیە کەوان سیاست مەدارن فەرمانبەر نین ئەوانن لەواقعدا خەرجەکە دەکەوێتە سەرشانی ئەوان وەکو دەسەڵاتدار ئەوانن کە ئەوە بۆ نابێت زۆر جار هەیە کە سوسیالشنس تاقیقی سوسیالشنس پێشنیار دەکات کە مناڵێک دەستی بەسەر بگیرێ بەڵام ئەوان ڕەتی دەکەنەوە وەدەزانم بەشی من بخۆم لەم شوێنایشم کردووە بەشی هەرە زۆری ئەم جارانە مەسەلەکە مەسەلەی اقتصادیە نانێ و خەرجە ئاستویانەوە بگرن وەلی بەرحەڵ سەرڕایەوەی کە ئەمە خەرجێکی زۆرە خودی یاسای کۆمەڵایەتی خزمەتگوزارە کۆمەڵایەتەکان زۆر بەڕوونی تێدایە کە دەبێت هەوڵی سوسیال لەسەر ئەوە بێ کە مناڵێک کە دەستی بەسەرا گیراوە هەرچی لە دەستی دێبی کات بۆەوەی کە مناڵەکە بتوانێت بگەڕێتەوە بەلای دایک و باوکی دقیقەنەوە تەواوی فرسەتەکان ینی بەتاڵ بینەوە لە تەواوی فرسەتەکان داوانەی کە ڕێگەمان بۆ کاتەوە کە لە ناو ماڵەکەی خۆیان مشکلەکە حەلبێ اینجا وەختە مناڵەکە دێنین بۆ سوۆشیال ڕاستین لە پێشەوە دەبێت هەوڵیەوە بدەمزان نەخوا مناڵەکە ئەکریا لە دایک و باوکی خۆی بمێنێتەوە و سوسیال یارمەتی دایک و باوکی بات بۆی کە بتوانن ئاگیان لە مناڵەکە بێ یا ئەگەر تونند و تیژیان کرد نسبت بە مناڵەکە چۆن یارمەتی بدەن کە ئیتر دەست لە کاری واڵگرن وەختێ ببینن کە هەموو ئەم کارانە کراوە یا ئەم کارانە کۆمەک ناکات یا دایک و باوکەکان حاضر نین ئەم یارمەتیانە وەرگن تازە ئەو دەما سوسیالێ بڕیاری یەکلاکەرەوە لەلایەنی بڕیاری زۆرە ملیەدات ئەوەی کە ئێستا باسمان کرد سلێمان زانیاری بوو لەسەرەوەی ئەم یاسایانە چین کە کاری پێکرێەوە شێوازی پرۆسیسەکە چۆنیەوە ئەو ڕێگانێت چۆنە من ئێستا تقریبان بە ئێستینتاجێک گەیشتم کە زۆرتر لەوەی کە نیگەران بین کە مناڵ زۆرتر ئەبرێتوانە بێ نیگەرانی ئەوە بین کە مناڵانی هیمالەکرێن لەبەرەم مەسائل اقتصادیانەوە جۆ بە کەیسەکانیان نادرێەوە باشێن دەوڵەت کەمتر مەسەلەن تاو جێگایی کە بۆی بکرێت خۆی دوورەگرێت لە دوورە پەرێزەگرێت لە بەرپرسیارێتی ئەمانە ئەمە لێرەیە بوەستێ من پێم خۆشە بۆی کەوا ئەم بەشەمان تەواو بێ ینی کورتەیەک لەسەر مێژووی ئەم یاسایانە بدە ئەم یاسایان چۆنی دەکران چکە سویدی هەروەک وڵاتی تر پێشتر لێدانی مناڵی تیا بووە لە مەکتەبا لێدانی مناڵ ممارەسە کراوە چۆنی بووە مەسەلەن بەپێی ساڵەکان و ئەوانە ئەم تەتەوراتانەی کە لەم یاسا دانانەیە کراوە سەبارەت بە مەسایلەکانی مناڵان و لێدان لە مناڵانەوە ئەمانە چۆنی گەشەی کردووە ئەگەر کورتەیەکیشمان لەسەرەوە بۆ باسکی بۆی بچینە سەر بەشی دووەمی باسەکەمان ئەگەر باس لە یاسای خزمەتگوزاری کۆمەڵایەتیەکان لەم شکڵێک کە ئەمڕۆ هەیە باسی بکەین دەگەڕێتەوە سەرداکە دەگەڕێتەوە سەر سەرەتای هەشتاکانی سەدەی پێشوو بەڵام هەر لە دوای شەڕی یەکەمی دووەمی جیهانیەوە تەبیعەتەن قانونی سوسیال وجودی بووە بەڵام نە بەم دەست دڵبازیە و نە بەو فراوانیە کە ئێستا ئێمە دەیبینین بەڵام هەل لە سەرەتای هەشتاکانەوە بەولاوە یاسای خزمەتگوزاری کۆمەڵایەتیەکان بە نزیک بەوەی کە ئەمڕۆ هەیە بڕیاری لەسەردراوە لەم ساڵەوە تا ئێستا چەندین جار یاساکان باشتر کراون یعنی پێشتی پێوە زیاد کراوە و بەتایبەت لەسەر مەسلەی مناڵان لەسەر مەسلەی سکاری لە مافی مناڵ و لە سەسلامەتی مناڵان ڕۆژ بە ڕۆژ ئەم قانونە بەرەو باشتر چوون هاتووە سوێد ساڵی لەوە پێش بوو کە هینە کۆنڤانسیۆنی مافی مناڵانی کردە بەشێک لە قانونی لە یاسای سوێد بەڵام یاسای سوێد بە گشتی زۆر لە کۆنڤانسیۆنی مافەکانی مناڵان پێشڕەوتر بووە پێشڕەوتر و ئەم بەلایەنێکەوە لەباری یاسایی خۆیەوە زۆر ورتر بۆ چۆتە سەر ڕێزگاری لە مافی مناڵان ڕاستە بەڵام ئەمە ڕێگەی لەوە نەگرتووە کە UN زوو ڕەخنی لە سوید گرتووە لە بابەتی مافەکانی مناڵان و پارێزگای لە مافەکانی مناڵان هێشتا سەرباری ئەوەش ئەنی مەسەلەن بەشێکەوانە وتراوە کە سوید کەمتر ڕوانگەی مناڵ بۆ خودی کێشەکە لە بەرچاوەگرێ زۆرتر کەسێک کە قسەی ئەسڵی هەیە لەم پرۆسەیە هەر گەورەکانن هێشتا جایتر گەورەکان دایک و باوک بوون یا خەڵکانی تر بن زۆرتر ئەوانن من ئەمەم بیستۆ کە
ینی سوید سەرباری هەموو ئەو پێشڕەویانی هێشتا لەژێر ڕەخنەیە سەبارەت بەوە نەک لەو لایەنەوە کە ئێستا دواتر دینە سەری لەوەی کە مناڵان لە دایک و باوکە سێنرێتەوە ئەوانە و دەوڵەت سەرپەرشتی زۆرم لێ فەرزەکە خۆ چاودێری زۆرم لێ فەرزەکە لەو لایەنەوە کە مافەکانی مناڵان بە ئەندازەی پێویست لە بەرچاو نەگیرەوە ئەمەیان بۆ چێگەڕێتەوە. من زۆر لەگەڵ ئەم لێکدانەوەیە بەگشتی نیم چون نەزانم ئەم ڕەخنانە ئەم ڕەخنەی کە ئەنەیگرە چی پێڵم بە کوردی لەبیرم چەوە کە UN ئەیگرە ڕاستیەت بوێ UN بەخۆی دەسەڵاتێکی نێودەوڵەتیە دەسەڵاتێکی نێودەوڵەتی کە هەر دەوڵەتەی یاساکانیان و شێوەی بۆچوون و بیرکردنەوەیان سەبارەت بە گشتی بەسەر بەسەلەی مناڵ زۆر زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە ئێمە لە سوێدا پێگەیشتوین بۆیە ئەم مافانەی کە لە سوێد بڕیاری لەسەر دراوە لەگەڵ ئەم مافانەی کە وڵاتەکانی ناوی UN بەگشتی پشتی پێدەبەستن زۆر زۆر خاڵکرا بەڵام تەبیعەتەن بە یەکمانە دەتوانێت قسە ڕاست بێتەوەی کە دەڵێ لەوە پێش مەسەلەی کە زۆر زیاتر بڕیاری گەورەکانە بەڵام تەنانەت لەم بارەشەوە سوێد لە ساڵی 2000ەوە چەندین ساڵ تحقیقی جۆرا و جۆر لەسەرەوە کرا بۆی کە ئەم بەشە بگۆڕدرێ بۆی کە دەنگی مناڵ زیاتر و جوانتر و باشتر لە لێکۆڵینەوەکانە لەم تاقیقانێکە سوسیالێکە ببیسترێەوە بڕیاری مناڵیشتا ئەو جێگایی کە بتوانانی پشت بە بڕیاری مناڵ بەبستی مناڵ ئەم بەرپرسیاتە تەبیعەتە نابکەوێتە سەرشانی مناڵ بەڵام وەختە بە پێوەی کەس تەمەنی مناڵ چەندەیە و چەندە دەتوانێت بڕیار بدات دەبێ بڕیار و هەستی مناڵ لە بڕیارەکانی سوسیالدا ڕنگ بداتەوە و دەنگی مناڵ بە تایبەت مناڵەکە خۆی چیاڵێ و ئەگەر مناڵەکە خۆی داوایە کات بەڵام سوسیال بە پێچەوانەی داوای مناڵەکە بڕیاری داوە دەبێ ڕوونی بکاتەوە کە بۆچی ئەم بڕیارە بە پێچەوانەی خواستی مناڵەکەشە بۆیە ئەوەش لە ساڵی 2000ەوە زۆر زۆر لە سەرکاری دەکراوە تازە ئێستاوەی لە سوێد پێڵێن بلات پێڵەن BBC ینی لە بەرچاوگرتنی باشترین خزمەتگوزاری بۆ مناڵ کە سەرچاو هینەکەشی گرنگەکەشی دەگەڕێتەوە سەر دەنگی مناڵ ببیسترێ دەنگی مناڵ ببیسترێ و بڕیاری مناڵیش دەبێت ینی لەبەر چاو بگیرە بەڵام ئەو دیسانی بمانایەوە نیە تەبیعەتەن کە بڕیارەکە دەبێت بڕیاری مناڵ چون لە نهایەتی خۆیان لەبێت سوسیالە لەسەرەوە قسە بکات. زۆر چاکە من ئێستا بەبیری وایە هاتم داوا لە تۆ بکەم کە زانیاری زۆرتر بە بینەرانی ئێمە بدەی بە تایبەتیوانی کە تازە هاتوون بۆ سوید یاخود لە سوید دەژین لە کورد کە چی بکەن بۆ ئەوی کەوا دەرگیری ئەم دۆخە نەبن بەڵام ئەمایان هەڵەگرم بۆ ئاخرین بەشی بەرنامەکەمان ئێستا چینە سەر بەشێکی تر بەسبەر لەوە با من بە بینەران بڵێم بینەرانی ئازیز ئێمە باسی کێشەی سەحبکردنی مناڵێن یاخودبردننی مناڵان ئەوەی کە بە ئیستلاحی سویدی پێ وترێ چاودێریکردن یا سەرپەرشتیکردنی زۆرەملەی منداڵان ئەم دۆخە لە سویدا کێشەیەکی دروست کردووە لەم بابەتانە من میوانداری سێمان قاسمیانیەکەم بۆ تاوتێکردنی ئەم باسە داوا لە ئێوەی ئازیزەکەم لە لای خۆتانەوە لینکی ئەم بەرنمەیە شیر بکەن و لەسەر یوتیوب لایکی بەرنمەکەەوە سەبسکرایبی کەناڵی یوتیوب بکەن. سێمان دێمە سەر مەسلەیەکی تر لەم بابەتەوە ئەو حملەی کە ئێستا ئەکرێتە سەر سوید ئەوەی کە ئێستا لەگەڵ یەک ناوەندەوە ئێمە ئەمە بینین ئەمڕۆ لە لای ئێوە لە یەتۆبۆری تۆ لە یەتۆبۆریەژی من لە ستۆکۆم هەفتەی ڕابردوو ڕۆژی دووشەمە لێرە خۆپیشاندان بوو ئەم هەفتەی ڕۆیشت ئەمڕۆژ ڕۆژی یەکشەمە لە یەتۆبۆری خۆپیشاندانێکی زۆر گەورە بوو سەدان کەس کۆبوو بوونەوە پێم وابێت لە زۆر شوێنی سویدەوە دیارە هاتوون بۆ یەتۆبۆری و کۆبوونەوەیان کردەوە دیارە ناوەندی ڕێکخرا و منەظەمیش لە پشتی ئەمانەوەیە جگە لەمانە تەبلیغاتێکی زۆر تەنانەت کەناڵە عەرەبیەکانی وەکو جەزیرە و عەرەبیە سەبارەت بەم باسا قسەیان کردووەوە ناوەندی جۆر بە جۆر یوتیوبی تایبەتەیە کە من خۆم بینەری بوون یوتیوبی شون ئیسلامیە کە بە دوور و درێژی لەسەر مەوزوعانە لەوانەیە تقریبەن تا ئێستا دەیان بەرنامە من خۆم بینیومە
کە لەسەرم بابەتانە کراوە مقابلەی خەڵکەکەن باسی خەڵکەکەن وە لە کولا باسی ئەوە کرێت کە ئەم مەسلەیە بە دژی پەنابەرانە بە تایبەتی موسڵمانان و عەرەب زمانان و بە جۆرێک لە جۆرەکان هێرشێکە بۆ سەر دینی ئەوان هێرشەکە بۆ سەر بڵێن بیر و بۆچوونی ئەوان باسیەوە کرێت کە ئەم مناڵانە سەح بکرێنە دوێن بە مناڵی بە خێزانی مەسیحی بۆی کەوادینیان بگۆڕن باسیەوە کرێت کە ئەم مناڵانە ئەدزرێن هەنێک نەزەریاتی معاملەی هێناوەتە پێشەوە کە ئەم مناڵانە تیجارەتیان پێوە کرێ بەکارە برێن بە شێوازی نایاسایی یاخود تعدایان لێکرێ لەو جێگانی کە بۆی ڕۆن و ئەمانە بەکولەن حملەیەکی زۆر گەورە هەیە و لە پەسام حملەیە فراوانتر و گەورەترە بێتەوە و دەنگی بەرزترە بێتەوە و قسەی زۆرتر لەسەر ئەکرێەوەوانە من پێم خۆشە سەرەتا دیدگای گشتی تۆ ببینم بەرامبەر بەم حملە بەم کەمپینە تۆ چی تیابینی ئەم کەمپینە بۆ ئەنجامەدرێ ئێستا بۆ بزار لەم کاتەیە من با لە سەرتاوە ئەوە بڵێم کە هیچ دایک و باوکێک وجودی نییە جیالەوەی چه ئاینێکی هەیە ئاینی هەیە نیەتی سربەچ نەتەوەیەک بێت باوەڕی بە نەتەوە بێن نەبێت هیچ دایک و باوکێک نییە کە مناڵەکانی خۆی خۆش نەبێت هەموو دایک و باوکێک خۆشەویستی سەبا بۆ مناڵەکانی خۆی و هەموو دایک و باوکێک جەرگی دەسووتێ وەختێ مناڵەکەی لێ بسێنەوە ئەمە شتێکی سەرەتاییە و بۆ هەموو بنەماڵەیەکیش بۆ هەموو خانەوادەیەکیش سادقە بەڵام مەسەلە لەسەرەکە ئەم خۆشەویستێک ئێمە باسی دەکەین بەداخەوە خۆشەویستەکە تەواو نییە مشکلەکە لە خۆشەویستەکە لە شێوەی خۆشەویستی مناڵەکاندایە ئەوەی کە ئەمڕۆ یا ئەمە تەنیا لەم چەند ساڵی دە ساڵی ئەخیردا نیە کە لە سوێدا مناڵ دەستی بەسەراگیراوە هەروەتم ئەگەر لانیکەم گەڕینەوە سەر لانیکەم لە سەرەتاکانی هەشتاوە بەپێی یاسای تازە قسە بکەین ئێستا زیاتر لە 41 ساڵە ئەم یاسای وجودی هەیە و 41 ساڵی تەواوە مناڵ لەم سوێدا مناڵی سوێدی مناڵی کە دایک و باوکیان لەباری نەتەوەیشەوە سوێدین دەستیان بەسەراگیراوە و ئەم کارە هەر بەردەوام بووە بەڵام ئەوەی کە تا ئێستاش ئەوە یەکەم جارە یەکەم جار مەڵم لەم یەک ساڵی ئەخیرەدایە کە ئێمە دەبینین تەظاهرات بکرێت دش بەم خزمەت گوزاریانەی سوسیال بۆی کە سوسیال دەست بەسەر مناڵاگرێت ئەمە لەکوێوە سەرچاوەگرێت بەڕای منەمە سەرچاوەکەی دەگەڕێتەوە سەر ئیسلامی سیاسی ئەوەی کە لە پشت سەر ئەمانەوەیە ئیسلامی سیاسی و فەرهەنگی کۆنەپەرستی بە تایبەت کۆنەپەرستی و ناموسیە کە هەرچی دایرەیەکە لە سوئید هەیە لە مەکتەبەوە بێگرا تا دەگاتە سوسیال تا دەگاتە خەستەخانە هەر دایرەیەکی کە لەم وڵاتە هەیە لە سەرەتاوە بە دوژمنی خۆی دەزانێت مناڵەکانیش هەروە باردێنن کە باوەڕ بە مامۆستا نەکەی باوەڕ بە سوسیال نەکەی باوەڕ بە کوراتۆرەکەت نەکەی بە خاتریەوەی ئەوان دژ بە فەرهەنگ و دژ بە بنەماڵەی تۆوە دەوەستنەوە بۆیە مەسەلەکە لێرە ئیتر مەسەلەی تا کێک نییە مەسەلەی بنەماڵەیەک نییە لەم بنەماڵانەدا کە لە بنەماڵەیەکدا کە فەرهەنگەکەی کولتورێکی بە تایبەت ناموسی و ئیسلامیە خۆی وەکو گشتێکی وەکو جەماعەتێکی گەورە چاو لێ دەکات و هەر دەست بەسراگرتنێکی مناڵ بەسەر مناڵێکیشە بەسەر هێرش بۆ هەموو گروهەکە دەی هەبێت لە قەڵم بدات و هەر بۆیە دەڵام مەسەلەکە ئیتر من لەسەر مەسەلەیەوەی داخوا دایکێک یا باوکێک چەندە باش بوون یا چەندە ناتەواو بوون بۆ کۆمەکی مناڵەکەیان دەرئەچێت و دەخرێتە سەر ئاستی هێرش بردن بۆ سەر ئاینێک هێرش بردن بۆ سەر نەتەوەیەک یا میلەتێک کە لەگەڵ یاسای سوسیال نایەتەوە تەبیعەتەن ئینسان هیچ وەخت ناتوانێت بڵێ لەم دەیان هەزار بڕیارەی کە سوسیال هەزاران بڕیارەی کە سوسیال لە ساڵەکایدات هیچ کەم و کوڕیەک ممکنە وجودی نەبێ ممکنە هەزار دانە سوسیال سکرتێرێکیش پەیدا بکەیت کە بیر و باوەڕێکی ڕاسیستی هەبێت
بەڵام ئەخە هەر ئەم فەرمانبەرە ڕاستیستە نییە کە بڕیارەدا لێرە دادگا هەیە لێرە کمیتەی کۆمەڵایەتی هەیە دادگای هەموو دووەم و سێوەم هەیە دوای 6 هەموویانە دووبارە بەسەر دەبنەوە مشکلەکە لەوەدانی هەرچەند منزورمۆنێکە بەڵام مطلقاً مشکلی وان نەبێ دەتوانێت 100% کەس فەرمانبەرێکی وایە کە لەگەڵ دایک و باوکیش نەزانێت چۆن قسە بکات یا حتا زۆر بە سووکیەوە قسە بکات ئەوانە هەموو ئیمکانی هەیە بەڵام دووبارە مشکلەکە لەسەر ئەمە نییە چونکو ئەمە ئەگەر هەر ئەوە بێت یۆکەی ئەو پارکێ بڵێت لە 6 مانگی هەوڵ دۆڕاندت خود دایک و باوکەکەم وەکیلی هەیە مناڵەکە وەکیلی هەیە سێ دادگا هەن دوایەوە دادگای ئەوروپاش هەیە بالاخره لە جێگایەکەوە گەر ڕاستی مشکلە ڕاستیزم بێت و دژمنایەتی لەگەڵ مسلمان بێت یا دژمنایەتی لەگەڵ دینی دیکە چونکو فقط مناڵی مسلمان خۆ ناگیرێ بەشی هەرە زۆری و مناڵانێک کە سوسیال دەست بە دەستیان بەسەرا دەگرێت مناڵی غێری مسلمانە مناڵی سوێدیە مناڵی بنەماڵی ترەکەن هیچ دینێکی نییە ئەوەی بە هیچ دینێکی نییە لەم دوایانەیە تەمان قانونەکان بەنیازن تەجدیدیشی کەنەوە ئەوەشی کە لەم ماوانەی ڕابردووە ڕوویداوە بوو کە خێزانێکە بەڕەچەڵک بڵین هەر لە سوید لەدایک بوونەوەوانە دایک و باوچێک بوون کە پاش ماوەیەکی ماوەی چەند مانگێک مناڵەکانیان پێدراوە و دوایە گوایە ئیسپاتیان کردووە کە دۆخێکی باشیان هێوتوانە مناڵەکان بە باشی پەروەردەکرد لە پاش ماوەیەکی کورد مناڵەکەیان کوشت ینی مناڵەکە مرد لە بن دەستیانەوە ئەمە بۆ هۆی ڕاستڵەشینێکی زۆر گەورە لە سویدا کام یاسایانەوەی تریش تونند بکەنەوە ئەم پەیوەندی بە خێزانی مسلمانان و یا خێزانی عەرەب زمانانەوە نەبوو بەڵام شتێکی ترکە لەم نێوەیە من بەدیم کردووە و ئەیبینم ئەویش ئەو ئەحسایات و ئەو چیرۆکانەیە کە باسەکرێ یەکێک لە لایەنەکانی ئەوەیە کە ئەو ژمارانەی کە ئەوتێ ژمارە زۆر خەیاڵیت ینی من خۆم تەلەڤیزیۆنی عەرەبیم بینیوە ئەڵێ ساڵانە 30,000 مناڵ لە خێزان و کەسوکاریان ئەسێنرێتەوە 30,000 مناڵ زۆر زۆرە بۆ وڵاتێکە تەنها 10 ملیۆن کەسی تیا بژی و هەر ساڵێک مەسەلەن 30,000 مناڵ یعنی تۆ هەر 10 ساڵێک کاتە 300,000 مناڵ ینی تقریبەن نیسبەتێکی زۆر گەورە لە مناڵانە چەند مناڵ لە سویدا هەیە ئەخە بەشێکی زۆری خۆکۆمەلگای سوید هەر بەتەمەنن گەورە ساڵن ینی ئەمە کاتاوەی تقریبەن نیوەی مناڵان لە دایک و باوشیان سێنراوەت ئەگەر ئەمە ڕاستی بێتەوە بە نەکارەساتێکی گەورەیە بەڵام ئەچیتە پشتەوە ئەیبینی بەداخەوە تاکو من بینیم میدیایشی عەرەبی گوایە لە سویدە بەتەمایە بەرپەرچی ئەم قسانە باتەوە کەچی دووبارە قسەکە تەکی دەکاتەوە لێ نا 30,000 نیە تۆ زەکەمترە لە 30,000 بەڵام ئەچیتە بنجوو بناوانیەوە باسەکە لەسەر ئەوەیە کە هەر ئێستا لەم کاتەیە ممکنە نزیکی 20,000 و شتێک 20 شتێک هزار لە بەردەسی سۆشیالا بنکە کۆمەچیان ئەمانە ئەو مناڵانن کە ممکنە 5-6 ساڵ لەمەوەرەوە سەحب کراونەتەوە وەرگیراونەوە تەواوی ئەم مناڵانە وەرنەگیراونەوە بەشێکی ئەم مناڵانە ئەساسەن خۆیان دایک و باوچیان خۆیان چوون بۆ لای سۆشیال وتوانە ئێمە ناتوانین ئینانکەین بە تایبەت کە بەشێکی زۆری ئەم مناڵانە تەمەنیان لە نێوان 15 تا 20 ساڵایە 15 تا 20 ساڵ ئەساسەن باش بەشێکیان دەرگیرن لەگەڵ کێشەی گەورە لەگەڵ مافیا و لەگەڵ باندەکانی تاوانکاری لە ناو گەڕەکە فەقیر نشینەکانەوە دایک و باوچیان لە قازانجیانەیە بێن ئەم مناڵانە بن بە سۆشیان بیان بە بۆ جێگایەک دووریان خاتەوە لەو عەسابات و لەو باندانێکەوە دەرگیری ئەمن لەلایەکی واگەری تەریەکشکار ئەو شتێت اتفاقاً زۆر بەجێ بوو پارەکە لە یوتیوبەری کوڕێ تەقەی کرد کوڕێکی 15 ساڵ 15 ساڵی بوو شتێ 17 ساڵی بوو تەقەی کرد لە کەسی کرد تەقەی کرد بەڵام تەقە کورد لە تەقەکە پۆلیسەکە کوژرا دوایی ڕوون بووە کە دایکی کوڕەکە بە هاتو هاوار نیشاندراکە چەندە لە سوسیال پاراوەتەوە داوای کردو لە سوسیال کە دەست بەسەر کوڕەکەما بگرن بەڵام نەکردیت بۆیە دەڵم سوسیال ئەوەندە خەرجەکەی لە سەرگرانەکە زۆر جار بە پێچەوانەیەتی سوسیال دەست نابا بۆ ئەم تاقیقانەیە بۆ لەسەر کەم تەرخەمی ڕخنەی لێ بژێنێک لەسەرەوەی دقیقاً زۆر ڕاستە ینی لەلایەکی ترەوە بەشێکی ترێ و مناڵانە کە لە ناو ئەم هیلانیان ئەم خانوانیان ئەو مناڵانن کە بەبێ سەرپەرش هاتون بۆ ئەم وڵاتە و هاتون خۆیان تەحقیقداوە لەوێ ئەژین ینی هەموو ئەم ژمارانە کە کۆیەکەیتەوە کاتەوە پاشان ئەو پرۆسیسەی کە تۆ باست کرە و پرۆسیسە دوور و درێژە مثلەن ئەم هەموو چیرۆکە سەیر و عەجایبە
قسەی لەسەرەکرێت و لە ڕێگەی میدیاوە بڵاوە بێتەوە ئەوانە، بەڵام بەڕاستی هیچ کام لەو خێزانانە دەستبەرداری حەقی خۆیان لە پرایڤسی یا حەقی خۆیان لە سکرێتێس نابن بڵێن چیرۆکەکەمان بۆ میدیا ئاشکراکەن، چونکە ڕاستە ئەوانە توانن ئیتیهامی دەوڵەت بکەن و حکوومەت بکەن کە چی کردووە چی نەکردووە، بەڵام لە بەرامبەرە بڵین دەوڵەت ناتوانێت بڕوات کەیسەکان نییە بۆی نییە پرسەکان بڵاو کاتۆ لە میدیا بڵێ نەخێر قسەی ئەم کەسانە کە ئەڵێن ئاوایە درۆیە و ئەمە ڕاستی و حقیقەتی مۆزوعەکانە دووبارە چیرۆکی زۆر سیر و عجایب باسەکرێت. طبعاً هەموو ئەمانە کە ئێمە قسەی لەکەینەوە ئەمانە بەشێکە لە کەمپینێکی بڵین منەظەم و تەنظیم کراوە. من دواتر دێمە سەر سەرنجەکانی خۆم لەسەر مۆزوعی کێشەی مناڵان و ئەوانەوە بن دیارە لە ڕوانگەیشی ڕەخنەگرانەوە مامەڵە لەگەڵ ئەم قەزیاکەم تەیدی ئەم کەمپینە ناکەمەوە بۆیەشە ئەم بیدایەتە و تۆن قسانەمان کرد پێکەوە تا ڕوونی کەمەوە هەشتێک لەمە دوا باسێکین لەسەر بەرخودی سوید بەم کەیسەوە بەم مناڵانە بە هیچ جۆرێک و بە هیچ کلۆجێک نابێت لە بەرەی حساب بکرێت لە بەرەی ئەوەی حساب بکرێت کە قسە لەسەر مافەکانی مناڵانەکەن. دەستگایەکمان بۆ دروست بۆ لە سویدا و لەسەر ئاستی دنیاە کەڵێ مناڵ مڵکی دایک و باوچێتی مناڵ وانە ئەم حەقی ئەمە ئێمە لە بەرامبەر یا ئەوەستینەوە و ڕەخنی لێ ئەگرین و ڕەتی ئەەکەینەوە جا خەڵک پێی خۆشە یاخود پێی ناخۆشە ئەمە ڕاوت بۆچوونی ئێمە مناڵ مڵکی خۆیەتی مڵکی دایک و باوکی نییە موسڵمانە عەرەبە عەرەب زمانە کورد زمانە هەشتێکە مڵکی خۆیەتی و دواتر مڵکی هەموو کۆمەڵگایە و ئەو دایک و باوکانەی کە مناڵەکانە لە ماڵەوە گەورە ئەکەن بە لێدان و بە تێ هەڵدان و بەمانە بەم مامەڵەکردن لە ڕاستیە قوتابخانەیان بۆ دروستکردنی تاوانکاری داهاتوو دروست کردووە کە تاوانەکە تاوان بەرامبەر بە هەموو کۆمەڵگاکە و بەمە ئەتیبارە ناتوانین ئێمە لە بەرامبەر ئەمە بێدەنگ بین. ئەمە دیارە بۆوەیە کە هیچ شتێک لەوانی کە لەمە دوا باسەکەین لەسەر مامەڵەکردنی سۆشیال و کێشەکە لە بوعدێکی فراوانتری خۆیان کە ئێمە بچینە سەری و ئێمە بێشەرت و مەرج ئێمە تەئیدی دام و دەستگاکانی دەوڵەت ناکەین لە سویدا بێ وە ڕوون بێ بە حساب نەکرێت لەسەر ئەم کەمپینە کە لە ڕاستیە کەمپینێکی تا سەریەسخان کۆنەپەرستانەیە تا سەریەسخان دوژمنکارانەیە بە ئینسان بە مناڵ بە ئازادی بە یەکسانی بە هەموو پێوەرە ئینسانەکان کە ئەمڕۆ بەدەستمان هێناوە. کۆنڤانسیۆنی مافەکانی مرۆڤ لە ئاستی دنیاە دەستکەوتێکە لە دەستکەوتەکانی ئینسان دەوڵەتێک کە دێ ئەماکا بە یاساوە لە یاساکانی خۆیان جێکاتەوە جێگەی دەستخۆشی و پشتیوانیە بە هەر معنایەک ئەمە کەم و کوڕی تیابێت بە هەر معنایەک جێبەجێکردنەکەی مشکلاتی تیابێت یەک زەڕە لە پشتیوانی ئێمە لەمە کەم ناکاتەوە. ئەمە بڵێ من نازانم ئەگەر تۆ لەم بابەتەوە لەم شتێک کە ئێستا قسەمان لەسەر کرد لەم حملەیە ئەگەر شتێکی ئیزافیت هەیە پێم خۆشە جۆم لێبێ بۆ بینەرانمانی باسکەی سلێمان ئەگەر ناپچینە سەر بەشی سێمی قسەکانمان کە ڕەخنەگرتنە لە خودی ئەم دیاردەیەوە تاوتێکردنی ڕەخنەگرانێتی ناقسەیەکی زیاتر منێت تەنیا دەمە جارێکی باسیەوە بکەم کە من کە خۆم زیاتر لە 16 ساڵە هەر لەم بەشا کارەکەم ئەوەی کە من خۆم ئەیبینم درست شتەکە بە پێچەوانەیە یعنی دایرەی کۆمەڵایەتی سوێد زۆر جار بە خاتری مەسەلەی مادیەکە لایەنی مادیەکە یا بە خاتری سازان لەگەڵ دایک و باوکەکان سازان لەگەڵ ئەم ئاینە و ئەو ئاینە کۆتا دێ یعنی نایەتە مەیدان کوردێنن و کەمتەرخەمن کەم تەرخەمیەکە نەرێ بۆ بە تایبەت لەسەر مەسەلەی ناموسی لەسەر مەسەلەی ئەو مناڵانەی کە توندوتیژی ناموسیان بەسەر لەژێر فەرهەنگی ناموسی داژین ئەوە بە تایبەت لەم مەیدانەدا کەم تەرخەمێکی یەجگار زۆر دەکرێت کە دروست مشکلەکە بە پێچەوانەیە لێردا بەخەوە. بەڵێ زۆر چاکە ئەچینە سەر بەشی سێم بەڵامبەر لەوە من دووبارە بە بینەرانی ئازیزم بڵێم کە ئێمە تاوتوی باسی یاخود پرسی چاودێری زۆرم لێ مناڵان لە سوید دەکەین باسێکی گەرم و گوڕە لە سوید مەسلەیەکە بۆتە وردی سەر زمانی هەموو میدیاوە لە سۆشیال میدیایە و لە میدیای حکومی و غێرە حکومیشە لە سویدا باس ئەکرێ قسەی لەسەر ئەکرێەوە مەسلەیەکە ئەمڕۆ خۆپیشاندانی لەسەر کراوە باسەکانمان سەبارەت بەم مەسلەیە میوانی من سلێمان قاسمیانی وەک ئەبینن کە ئەو سەرنووسەری گۆڤاری هەناو چالاکوانی مافەکانی مناڵانە لە هەمان کاتە خیبرەیەشی دوور و درێژی هەیە لە بواری کارکردن لەگەڵ مناڵانە لە سوید. خوازیارم لە ئێوەی ئازیز ئەگەر لە یوتیوبەوە سەیری ئەم بەرنامەیە ئەکەن
سبسکرایبی کەناڵی یوتیوبی هیوا بکەن و لینکی ئەم بەرنامەیە لە فەیسبوک لە ڕێگەی سۆشیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە تا بینەریی زۆرتر بەم بەرنمەیە بینەرمان بن و هەروەها ئەوەش بڵێم کە بۆ هەموو بینەران هەیە ئەگەر کۆمنتێک یاخود مداخلەیەکیان هەیە بە هەر شێوازێک بێ بە ڤیددیو ئەگەر داواکە نتوانم لینکەکەتان بۆ بنێرم ئەگەر ناتوان کۆمنت بنووسن و ئێمە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە پەیوەندی بە بەرنمەکەەوە هەبێ بەم بەرنمەوە هەبێ هەوڵەدەین وەڵامیان بدەینەوە و سەرنجان لەسەر بدەین لەسەر کۆمنتەکانی ئێوە. سلێمان من باسی ئێستا سەر ڕەخنەگرتن بەڕاستی لەم دیاردەیە و من پێم وایە ئەو شتانی کە وترا لەسەر ئەو کەمپینەکە لە بەرامبەر سویدا کراوە بەمانایەوە نییە کە دامەزراوەکانی سوید بێ هەڵە و کەم و کوڕی. یەکەمین مەسەلە و هەڵە و کەم و کوڕی من وای ئەبینم کە دامەزراوەکانی سوید باسی تونند و تیژی لە بەرامبەر مناڵانە، باسی ئازیەت و ئازاردانی مناڵان لە ناو خێزانەکانەوە، باسی کێشەی مناڵان بەگشتی وەکو باسێکی زۆر دابڕاو لە تەواوی کێشە و گرفتەکانی تر ئەبینەوە. ئەزانی چۆنە من باروە بەڕوونی بیڵێ لە زەرفی ساڵی 2021 لە شەژمان یەکەمی 2021 ئەم سۆشیالانەی ئەم کۆمۆنانەی ئەم دام و دەستگایانەی کە ئاوا بەتەن مناڵانەوەن ئێمە لێرەیە دوو ڕوویەک ئەبینینوانە 273 مناڵیان بە خااتری ئەوەی کە نەیانتوانیوە لە زەرفی کۆرۆنایە لە وەختێکە کە بێکاری بڵاو بۆتەوە، لە وەختێکا کە قەڵشتی تەبقاتی و چینایەتی ئاوای لێهات، لە وەختێکا کە ئێمە دەرگیری کێشەیەکی گەورەی ئابووری بووین 273 مناڵیان خستۆتە سەر جادە. ئەمە ئەگەر مقایسەیەکی بە ساڵی 2016 و 2015 تقریبەن ڕێک دوو ئەوەنێ ڕێک دوو ئەوەنە مناڵ زیاتر خراونەتە سەرجادە لە بەرەوەی باوکو داچیان نیانتوانیوە کرێ خانوو بدەن. ئەمە تونند و تیژە بەرامبەر مناڵان من وای ئەبینم بە مناڵانی و خێزانانەی کە پیانەوتی لە خێزانی عەرەب زمان و موسڵمان و ئەوانە مناڵانی خێزانێکن کە لە ڕووی دەرامەتەوە زۆر لاوازن، باوکوداشیان کاریان دەست ناکەوێ لە ناو دۆخێکی زۆر نارەباری مەسکەنە ئەژین یا ئەوە تا دوور خراونەوە بۆ شوێنی زۆر دووری سویداوەتە لە ناو جەرگەی شارەکانە بە پارەیەکی زۆر گران دوو ژوورێک یان چەند ژووریان دەستکەوتۆوانە و چەند مناڵیتیایە کە ئەسڵەن جێگای حەوانەوەی ئینسانیتیانە و دووبارە لە بابەتی تعلیمەوە لە بابەتی فێربوونەوە دواکەوتون لە بابەتی زانیاریەوە. منەوە بڵێم ینی سلێمان من خۆم دیقەتمدا ئەم بینیم چەند ڕۆژێک لەمەوبەر لە سایتێکی عەرەبی کە سایتی ڕادیۆی سویدا لینچێکدانرا بوو بۆ زانیاری زیاتر سەبارەت بە ئەم یاسای سەحبکردنی مناڵان یاخود یاسای چاودێری زۆرم لێ مناڵان لەم لینکە بن و ئەوانە ئەپدەیت کراوەتەوە سۆشیال شێنس مەسەلەن معلوماتی تازەی بڵاو کردوەوە. ئاچیتە سەر لینکەکە لە جگە زمانی عەرەبی و ئینگلیزی و سویدی کە جوابی مەجموعەیەک پرسیار لە بابەت ئەم یاسایە دراوەتەوە بە هیچ زمانێکی ترم زانیارانە نبینی. بۆچی ئەبێ سۆشیال و کۆمۆن لە دانی ئەم زانیارانە ئاوا کەم تەرخەم بن؟ یعنی من و تۆوە تا دوو ڕۆژە بیرەواکەینەوە چۆنی تەرجمەی ئەو عیبارەتە سویدیە بکەین و بیکەین بە کوردی لە خۆمانەوە مەسەلەن اقتراحا دەکەین بۆ ئەبێ ئەمە زانراو نەبێ بۆ خەڵک بۆ ئەبێ ئەمە ئەم بەشێک نەبێت لە هین یعنی تۆ ئێستا باسی یاساکەت کرد کە لە سویدا بووە لە ساڵانی 50 دەستی پێ کردووە، دوایی مەرحەلە بە مەرحەلە هاتوۆتە پێشەوە، لە 80 هاتوۆتە پێشەوە، دوایی لە 90 تا تەجدید کراوە هەتا دێ مناقەشەیەکی گەورە لەناو ئەم کۆمەڵگایە ڕووی داوە و لە نەتیجەی ئەم مناقەشەیە کە سویدیەکان فێر بوون کە مناڵەکانیان ئازیەت و ئازار نەدەن. ئەگەر نا مناڵەکوی کە لەلای ئێمە بۆ لە مەکتەب لەسەر قاچێک ڕاگیراوە بە دارکاری کراوە لە ساڵەکانی 50 دواتر بە یاسا ئەمان لێ ئین کردووە ئینجا دوایی هوتونە نەخێ لە ماڵی شەو نابێ وایان لێ بکەن پەیدا هاتوون چۆن چاوەڕوانی لە خێزانێک ئەکرێ کە دوێنێ لە سووریاوە لە ناو شەڕ و تۆپباران و کێشە و هەموو تونند و تیژێکە تۆ توانی بیری لێ بکەیتەوە، هەموو تونند و تیژێکە تۆ توانی تەسەوری بکەیت و لە خەوا وەکو کابوس بێتە خەوتوەوانە هەموو ئەمانەی بینیوە بێردی بۆ ئێرە لە زەرفی 24 ساعاتە تەواوی ئەو کەلتورە فڕێبدات و کەلتورێکی تر هەڵبژێرێ. ئایا ئەمە پێویستی بە کارکردن نیە لەگەڵیان؟ ئایا ئەمە پێویستی بە یارمەتیدانیان نییە؟ من ئەمە تەبعاً لایەنێکێتی لایەنی تریشی هەیە دواتر ئێمە سەری بەس پێم خۆش ئێستا جۆم لە تۆ بێت چونکە دیارە کورتی کەمەوە بەسە تا فرسەت بە تۆ بدەم لەم بابەتەوە ئەگەر وەڵامێ قسەیەکت هەیە نەزەرێکت هەیە. دەزانی ئەم باسێکی تۆ کرد باسێکی دوور و درێژە تەبیعەتەن منیش لەگەڵ بەشی بەگشتی لەگەڵ باسەکەت هەم ئەم بەشەی تر لێرەدا ڕاستەکەت بێ کەمتر یەخەی
دایرەی کۆمەڵایەتی دەگرێتەوە. ڕاست مەسلەی پەیداکردنی کار ئەوەی کە فرسەتی کار پیا کرد بۆی کە گەورە ساڵان بتوانن بڕۆن کار بکەن مەسلەی دروستکردنی ماڵ بۆی کە هەر کەسێک بەو ئەندازەی کە پێویستە ماڵ وجودی هەبێت کە نییە بۆ ئەندازە کە دەبێت ماڵ هەبێت ماڵ نییە مەسلەی سلامەتی ڕوحی و نەفسانی خەڵک ئەوە بەدەست سوسیالەوە نییە هەرچەند سوسیالیش لەم مەیدانەدا کەمێک بەرپرسیارەتی خراوەتە ئەستوە کە دەبێ بۆ ئەمانە هەنگاو هەڵبێنێتەوە تەبیعەتەن بەڵام مشکلی ئەسلەکە لە دەست دەسەڵاتی سیاسیدایە لەسەر دەسەڵاتی سیاسی لەسەروانەی کە بڕیارەکانیان بەدەستەوە لە مەجلیس و لە ڕیکسداگە دانیشتون و سەر و خوارەکەی دەبڕن بڕیارەکان بەدەستەوانەوە بڕیارەکان لە لەژێر چاودێری ئەم سیستمەدایە کە ئەوان لە باری سیاسی خۆیەوە بەڕێوەبەرەکەینی دوای ئەوەی کە یاسای سوسیال دەگۆڕێ و بەرەو باشتر بوون دەچێت لە خێر و خۆشی باوکیانەوە نییە وەڵکو لەو فشارێکی گەورەی کۆمەڵایەتی لە ژێرەوەیە کە چاوی لە مافی مناڵە کە بڕوای بە یەکسانی خەڵکە بەڵام بەداخەوە شتەکە هەر لە ڕووەکی دەبێت یعنی هەر لە شتێکی ڕووەکی دەبێت و ناچێتە ناو قوڵایی کۆمەلگاوە بۆی کە دەبێتە شتێکی ڕواڵەتی و کە ئەو پەڕەکەی دەبێتە فەرمانبەرانی سوسیال بزانن چاویان پێوە بێداخوا ئایا مناڵەکە نانی هەیە یانیەتی ئایا مناڵەکە باوکی مادەی هۆشبەری استفادە لێکە یا مادەی هۆشبەر دەفرۆشە یا نافرۆشێ وە دوایی فەوری بچن دەست بەسەر مناڵەکە بگرن وەختە دەبینین کاریکتر بەوان ناکرێت بۆیە بۆ معنایە من لەگەڵتان مەسەلەی ئەسلەکە مشکلەی ئەسلەکە دەگەڕێتەوە سەر باری اقتصادی و باری سیاسی و باری کۆمەڵایەتی کە لە کۆمەلگادا هەیە و تا وەختێ ئێمە کۆمەلگایەکی یەکسان و بەرابەرمان نەبێت کۆمەلگایەکمان نەبێت کە لە هەموو شتێکیدا لە هەموو بڕیارێکیدا لە هەموو هەڵسو کەوتێکیدا چاوی لە خێر و خۆشی گشتی نەبێت تا وەختێ کۆمەلگاوە نەبێت ئەو دەرسەرانی تێدا دەبینی وەختەوە نەبێ مادەی هۆشبەر بڵاوەکرێتەوە تاوە وەختەوە نەبێت دزی دەکرێت جەردەیی دەکرێت تند و تویژی وجودی دەبێ وەزعی ڕوحی و نەفسانی گەورەکان دایک و باوکەکان تەواو نابێت و هەموو شتانە و بۆیە تا چارەسەریوە نەکەین ئەمانە هەر دەمێنێتەوە و هەر دلیل هەر یەکێک لەو هۆیانەوەی کە بۆ سوسیال ئەم ڕۆژ بە ئەندازەی 10 ساڵ لەوە پێش هەر پەروەندەی لە ژێر دەستایە و فایلی لە ژێر دەستدا لەکەوێکە لە بنەڕەتە کۆمەلگاکە نەگۆڕاوە ئەوە لایەکێتی بەڵام لایەکیشی شاید من لێردا توش مەبەستەوە نەبێ بەڵام ئەمانە دەردی کۆمەڵایەتی نایەکسانی لە ناو کۆمەلگادا کۆمەلگای سەرمایه‌داری نابێ ببێتە پاکانە بۆەوەی کە دایکێک باوکێک خوشکێک برایەک لە مناڵەکان بدا یا مەسەلەنەوەی کە دایک و باوکێک لە شەڕدا بوون و لەژێر تۆپ و بۆمباراندا بوون یا ئەشکەنجە کراون لە ژێر زیندانە و تازە ئەمڕۆ ڕای کردو گەیشتۆتە ئێرە تەبیعەتەن دەزانم توش مەبەستە دەوانە بەڵام ناتوانێت بێتە پاکانە بۆی کە مناڵەکە خەریکە تێدا بچێت بالاخره دایرەیەک دەبێ هەستێت دایرەیەک دەبێ هەستێت لەوەی لەو چون مناڵەکە خۆی ناتوانێت هیچی بەدەستەوەنی ئەگەر باوکەکە دەڵێ گەورە ساڵە بە جۆرە دەتوانێت بڕیارە لە سەرچاکە و خراپەی خۆکدا مناڵەکە هەموو شتێکی هەر بەندە بە گەورەکانەوە و بۆیە لێرە دایتر سوسیال و فەرمانبەرانی سوسیال مەجبورن و دەبێ بێنە مەیدانەوە بەڵام بۆی کە ئێمە ئیتر ڕۆژێ ئەم دەرد و بەدبەختی نەبین هەر وەکو تۆڵێ بۆی کە مناڵ نەڕژێن نەسەر شەقامەکانەوە بەخاتیەوەی دایک و باوکیان پارێک لە خانوویان نەدا و دەریانەکەن مناڵەکە زەجرە بینێ تەبیعەتەن مناڵەکە ئەزیێت و ئازار دەبینێ نێوەتی تیژیش بە مناڵەکەشە هەرچەند سوسیال لەوانە شاڵە دەبێتەوە هەرچی لە دەستی دەدوێ بیکە بۆەوەی کە دایک و باوکێک سلێمان ئەم باسەکە کردم ئێستا ئەم ماسە لەسەر مناڵان ئەوەی کە تۆ جواب بدامەوە
کە ئینە باسەکە تەنها لەسەر مۆزۆی پارە نییە زانم خەڵک پلێرە پارێک کرێخان و نەدا دایک و باوکی مەسەلەن ئیشیان نیە پارێک کرێخان و نادەن دەرەکرێن ئەوە شتێک لەو لاوە بوەستێ کە ئەو 273 کەسە ئەوانن ئێمە لێرە من لە ستۆکۆڵما لە دەرگیرین لەگەڵ کۆمەڵی کێشەی دیاری کراوە لە شوێنێکا ڕێکخراوێکمان دروست کردووە بێشێک لەو کێشانە کە بەرەو ڕووین کێشەی خان و بەرە و مەسکەن و ئەوانەیە یەکێک لەو کێشانەی هاتە بەردەستمان لە ساڵی 2020 لەسەر لە گەرمەی مۆزۆی کۆرۆنا ئەوانەیە نیازی کۆمۆنێک بوو لە ستۆکۆڵم کە ناوی کۆمۆنی سوودیباریە بۆ دەرکردنی ئەو خێزانانەی کە کاتی خۆیان چوون لە میگرەخۆن یاخود لە دایرەی کۆچ و کۆچبەرانەوە وەریان گرتوون طبعا ئیمزایشیان پێکردون لەسەر وەرەقەیەکە وەریان گرتوونەوەنە وتوانە مدەتێک کە ئێوە ئەتوانن لە ناو کۆمۆنیا بنم 2 ساڵە لە دوای 2 ساڵە بێت خۆتان بڕۆ خان و مەسکەن پیاکەن 30 مناڵ لە ناو ئەم خێزانانەیە بوون و لە ناو ئەم خێزانانەیە هاتون شوێنیان وەگرت طبعا مەسکەنێکی زۆر خراپ مەسکەنێکە هیچ بە کەڵکی ئەوەش نایە کە بڵێ ژیانی تیاب کرێ و ئەوانە مەسکەنی زۆر نالەبارەوانە بەڵام سەرڕایەوە دوای 2 ساڵەکە دەریان کردن بۆ شوێ چەند بچن طبعا وەختی خۆشی کە دایری کۆچ و کۆچبەرانەوە هاتون ئەگەر بیان وتایە ئێمە ناچین بۆ ئەو کۆمۆنە لەو کۆمۆنە قوبوڵ ناکەن ئەگە بشیان زانیا چۆنیە هەر لیان قوبوڵ ناکرد بە پۆلیس دەریانەکردن یعنی تۆ پەنابەر وەرگرتووە هێناوتە بۆ سوید هاتووە بۆ سوید بە هەر حاڵوەکو پەنابەر وەردەگرتووە بە هەر جۆرێکە ئینە باوشت کردەوە وتت من وڵاتێکی ئینسان دۆستمەوەوانە پاشان ئیقامەت پێداوە لە دایرەی کۆچ و کۆچبەران ئەینێری بۆ کۆمۆنێگەڵی بڕۆ لە مەسکەنت هەبێت و شوێنت هەبێت لە 2 ساڵە 4 مناڵی هەیە 5 مناڵی هەیە دۆخێکی نالەبار پریان نەکەوت فێری زمان بێ بڕوا ئیش بکە و بێکاری لە سویدا دیاردەیەکە ئەوانی کە لە سویدیش لەدایک بوون و باو باپیران لە سوی لەدایکەوە دەستیەوە ناڵێن هەر پەنابەران نییە کاری دەست نەکەوتە ناتوانێت بڕۆخان و بگرێت دەرێکی سەرجادە بە مناڵەکانیەوە ئەمەیە ئەو هیپۆکراتیەی ئەو دووڕوویەی کە ئێمە لە سیاست مەداران و ئەوانەیە ئەیبینین یعنی بەدەستێک قسە لە داکۆچی لە مافەکانی مناڵانەکەن بەڵام لەم لاوە کە دیتە سەر مەسەئەلی ترەوەوانە سێرەکەی دوژمنایەتی مناڵانەکە مەسەلەیەکی تر هەیە من وەکو پرسیار مەطرحەکەم سلێمان ئەم باسی خانوانە ئەم باسی ماڵانەی کە ڕعایەتی ئەم مناڵانەی تیاکرێ من ئەوەنەی کە بەرجۆم کەوتووەوە ئەیزانم ورد نەبوومەتەوە تیایی دیعایەوە ناکەم بەڵام وا ئەزانم ئەمەش هەر بووە بە بابەتێکی تایبەتی کراو یعنی لە جێگای ئەوەی دام و دەستگاکانی دەوڵەت خۆیان ئەم کارانە بکرد کۆمپانیای دیاریکراو هەیە بە هاوکاری لەگەڵ خێزانی دیاریکراوە خەریکن ئەم مناڵانە وەرئەگرن و تەقسیمیانەکەن ئایا بە بڕوای تۆ ئەگەر ئەمە وەکو هەر مەجالێکی تری ڕیفاهی لە کۆمەڵگەی سویدا وەکو خەستەخانە وەکو مەکتەب وەکو ئەمانە کە بۆ بە مەجای قازانج کۆکردنەوە و پارە کۆکردنەوە و حسابکردنیەوە لە سای سیاسەتە نوێ لیبرالیەکانە ئایا ئەمە بۆ خۆی کردنی ئەمە بە بوارێک بۆ کەسبووکار و دەوڵەمەندبوون و ملیاردێربوونی کۆمەڵە کۆمپانیا بە سوود وەرگتن لەمە بە پێچەوانەی چارەسەرکردنی کێشەی مناڵانەوە نییە دیارە تەواوی ئەم باسانێکی ئێمەیکەین لێرەیە لە ڕەخنەگرتن لە میندێکاتەکان لەو ڕوانگەی پێشووترەوە نییە کە ئەمە لە دژی مافەکانی مناڵانە یاچی ئەم ئیجراتانێکیکەن بەڵکو لە ڕوانگەی ئەوەیە تۆ چۆنی بتوانین باشتر خزمەت بە مناڵان بکەین ئەمە دەهینی ئێمە منم پرسیارەکەم ئایا وجودی ئەم کۆمپانیانە کە ئاوا تیجارەت و بازرگانی ئەکرد بردننی مناڵانەوە بۆ ناو وەرگرتنی مناڵان لە پێشە لە سۆشیال و دواتر تەوزیعکردنیان بەسەر ماڵەکانە ئایا ئەمە یارمەتی ئەدا بۆی کەوا کێشەی مناڵان حەل بکرێت و چارەسەر بکرێت بە بڕای پێیا بە پێچەوانەوەی لە پێشەوە شتێ بڵام بەشی هەرە زۆری ئەم مناڵانەی کە سوسیال دەستیان بەسەرارەگرێ لەم شوێنانێک کە پیانەڵەن هۆی بێهم لەوێ داناندرێن بەڵکو ئەوە تەنیا ئەو مناڵانن کە گەنجن لە 16 ساڵ بەسەرەوەن و خود لە لای خانەوە لە لای بنەماڵی تر ناحاوێنەوە یا مشکلەی زۆر تایبەتی تریانەیە بەتایبەت لەسەر مەسەلەی تونند و تویژی و لەسەر مەسەلەی شەڕانی بوون و ناگونجن لە ناو هیچ بنەماڵەیەکی ترا زیاتر ئەم گەنجانن کە لە لای هۆی وێهێمەکان کە وەکو پریوات و کۆمپانی جۆرە و جۆرن بەڕێوە دەبرێندنا بەشی هەرە زۆریان مناڵانە لە لای هیچ کۆمپانیەکدا نانرێن بەڵکو لە لای بنەماڵی ترە لە خانەوادە لە لای کوباوکی ترە شوێنیان بۆ پەیداکەن و ئەوێ ئاژین چونکو بۆچوونی سوسیالی ژەوەیە کە مناڵ دەبێت لە لای گەورە ساڵان بێت لە لای دایک و باوکێک بێت
بۆی کە بتوانێت لەباری نەفسانی و لەباری ڕوحی خۆیەوە گەورە بێت پێویستی بە بنەماڵە هەیە نەک بە فەرمانبەرێک کە چاوی پێوەیە نانی بداتێ بۆیە ئەمە تەنیا ئەم بەشەیەکە گەنجانی لە 16 ساڵ زیاتر لە 16 ساڵ بەسەرمە تازە ئەوانیش تایبەتەن ئەو گەنجانەی ناتوانن لە لای بنەماڵەدان یا خۆیان نیان هەبێ حاضر وەلی بەگشتی من بەش باڵی خۆ منیش زۆر لەگەڵم کۆمپانیە خصوصیانە نیمنا من پێم وابێ حتا ئەو مناڵانش کە ناتوانین لە لای بنەماڵەیەک داینێ لە لای خانەوادەیە داینەی دەبێت دەوڵات خۆی دەستی بەسەرەوە بێت نەک کۆمپانی بەڵام دانانە لە لای ئەو خانەوادانە لە هەمان کاتە ینی بە جۆرێک کەسب و کار بۆ خانەوادانە حساب ناکرێ ینی پارەوە ناگن و خانەوادانە کە وەریان پارەوەرەگرن بە پارەوەرەگرن بەڵام بەشی هەرە زۆری ئەم خانەوادانە ئەو پارەی کە دەیان دەنێ پارەی وەکو فەرمانبەر نییانە فەرقی زۆر زۆر جیاوازە تەنیا هەندێ مناڵان ئەو مناڵانەی کە مشکلەی زۆر زۆر تایبەتیان هەیە و گەورە ساڵێک دەبێت حتمما لە ماڵێ دابنیشێت چاوی بە مناڵەکەەوە بێت بەهۆی وەزعی جسمی ڕوحی نەفسانی یا مەسەلەی کەمەندانبوون پێویستی بە گەورە ساڵە بێت کە لە ماڵ بێ ئەو دەم ممکنە پارەی تازەویش فەرمانبەرێک نا پارەیەکی فەرمانبەرێکی زۆر کەم دەرامەدی دەدەنێ بۆی ئەو کەسە لە ماڵ بەرحاڵ من دیارە لەم ڕوانگەیەوە کە ئەم باسانە ئەەکەین و ئەم ڕەخنانە ئەگرین مەسلەی ئەساسیمان ئەوەیە کە من بەش بە حاڵی خۆم لەوانە نیم کە قوبوڵی بکەم یا بڵێم یاخود ئەم تەرەف و بەرامبەر ئەوانەی ڕەخنە لە دام و دەستگاکانی دەوڵەت دەگرن ڕاستەکەنەوەوانە بڕۆم لەگەڵەوانە خۆپیشاندان بکەم یاخود دەگەر لەگەڵەوانانیم بڕۆم پشتیوانی لە دام و دەستگاکانی دەوڵەت بکەم بڵێم هیچ کێشەیەک لە ئارایان نییە سەرنجام جەماوەری سوید خەڵکانی سوید بیمافیها ئێمە کە لە باگراوندێکی چەپەوە لە وڵاتانە ئەژینەوەوانە ئێمەژەکی سەرشانمانە لە مۆزوعای مداخلەمان ببێ ینی بەڕاستی کۆمۆنەکان خەڵکی دانیشتوانی کۆمۆنەکان یعنی ئەم مەسلێ وەکو مەسلەیەکی گرفتێکی کۆمەڵایەتی وەربگرین ئەگەر لە گەڕەکیشی دیاری کراوە مناڵان لێیان ئەدرێ ئێمە خەریکین لەناو ئەم بینایانەی کە لەم گەڕەکە هەیە قوتابخانەی دروستکردنی تاوانکارانی داهاتوومان بنیاتناوە ئەگەر ئەو مناڵانە عەزیە دەدرێن و تەنها ڕێگەش ئەوەیە کاچێ سۆشیالیان باتۆمانە دووبارە کێشەیەکی گەورەی دیاریکراوە بە کێشەیەکی تر چارەسەر کراوە ئەساسەن مشکلەکە ئەوەیە بۆ ئەبێ مناڵ بگاتە ئەو ئاستەی کە لەلایەن دەوڵەتەوە سەحب بکرێتەوە ئایا ناکرێ ئەم کۆمیونیتیە ئەم خەڵکانی کە لە دەوری یەکتر ئەژینەوەوانە بە جۆرە لە جۆرەکان مداخلەیان ببێ و ئایا ڕۆڵی ئێمەمانان وەکو خەڵکانێک کە چەپین و لەم وڵاتانەی ئەژینەوەوانە لەم بابەتانەوە چییە ئایا ڕۆڵمان هەر تەنها ڕەخنەگرتن و باسکردنی ئەم مەسائلانەیە یاخود مداخلەکردنی واقعیە و دەست بەکاربوونە بۆ ئەوە نەک تەنها ڕەخنەگرتن لەم ئیسلامی لەو ئیسلامی ئەساسەن ئیسلامی غێری ئیسلامی بۆیە هاتوونەتە ناوە چونکە کێشەیەکی دیاریکرا وجودی هەیە بەدەر لەوەی کەوان وجودی بووایە ئەگەر ئەم کێشەیە هەبێ وایە ئێمە ڕۆڵمان هەبێ ئەوانی کە خەڵکی چەپ و ئازادی خوازن هەبێ ڕۆڵیان هەبێ لە چارەسەرکردن و حەلکردنی ئەم مەسائلانێ و بەم معنایەش ئێمە ئەتوانین قسە لەسەر ئینتیگرەبوون بکەین ئینتیگرەخون ئینتیگریشن یاخود تێکەڵبوون لەگەڵ کۆمەڵگای سوێدیە تێکەڵبوون لەگەڵ کێشەکانیان من لەوە زیاتر پێم خۆش نییە وەختی تۆ بگرم بەڵام چمە سەر بەشی چوارەمی بەرنامەکە من پێم خۆشە لە زمانی تۆ بیویستم ئەگەر قسە بۆ خانەوادەیەک ئەەکەی کە تازە ئەمڕۆ لە کوردستانی عێراقیا لە کوردستانی ئێرانەوە هاتووە لە کوردستانی تورکیاوە هاتووە لە زمانی تۆ تێئەگا و تۆ خەریکی سەبارەت بەم یاسایەنەوە بە مۆزئێتانی کە لە سویدا هەیە ڕوونکردنەوەیان بۆ دەیت و ئەوانەوە پێیانەڵی کە چی بکەن بۆی کەوا دەرگیری ئەمانە نەبن من پێم خۆشە بە کورتی لە زمانی تۆ بیبیستم چین ئەو شتانێک کە ئەبێ بیری لێ بکەنەوە پەیامت چییە بۆ ئەوانەی کە ممکنە لە داهاتووە دەرگیری ئەم کێشێ بن چونکە بەڕاستی یعنی سەختترین شت سەختترین حاڵەت لە ژیانی ئینسانە ئەوەیە لە مناڵەکەی دوورکەوێت داوەرە ئەوە بەدەسەڵاتێکی دەوڵەتی گەورە کە تۆ هیچ لە بەرامبەریا پێ ناکرێت هیچ ناتوانانی بکەی و دۆ زۆر زەلیلی یعنی من دۆخی ئەو خێزانەشتیەکەم بەڕاستی دڵم لەگەڵ دڵی هەموو دایک و باوچێکایە کە دەرگیری ئەم حاڵەتانەوە چی بکەین بۆ ئێمە تووشی ئەوە نەبین چی بکەین بۆ ئێمە دوورکەوینەوە لەوەی کەوا دەرگیری دۆخێکی لەم بابەتە بین یەکەم شت بە نەزەری منەوەی کە هەموو بنەماڵەیە دەبێ بیزانێ بەتایبەت لەوانەیە کە لە سوێد نەژیاون و زۆر ئاگات شارەزای یاسای سوێد نینەوەیە کە سوسیال دایرەی کۆمەڵایەتی سوێد بە دژمنی خۆیان نەزانن سوسیال
ترسیان لەوە نەبێ بڵێن سوسیال مناڵمان لێ ئەستێنێ ئەگە بێت و مناڵەکەمان لێمان تووڕە بێ زەنگدا بۆ سوسیال فەوری دێن لێمان دەستێنن شتیوا وجودی نییە لەوە مەترسن هیچ بەڵکو ئەگەر خۆتان هەست بە نائارامی و نیگەرانی دەکەن سەبارەت بە وەزعی مناڵەکەتان و بینن مناڵەکەتان یا خۆتان بۆی کە بتوانن مناڵەکەتان پاوێنەوە مناڵەکەتان گەورەکەن یارمەتی مناڵەکەتان دەن پێی خۆتان پێویستان بە یارمەتی هەیە اتفاقاً ئەو دایرەی کە دەتوانێت یارمەتیتان بات ئەو کەسی کە بەڕاستی دەتوانێت یارمەتیتان یارمەتی دەری خۆتان بێ بۆەوەی کە مناڵەکەتان نەکەوێتە جێژاوی خراپکاری و جێژاوی مادەی هۆشبەر و یا هەتا ناڕاحەتی نەفسانی و ڕوحانی ئەوەی کە داوای یارمەتی لە سوسیال بکەن سوسیال هەرچی لە توانایدا بێت هەوڵ ئەدات بۆەوەی کە مناڵ لە کوڵاوکی خۆی بمێنێتەوە ئەوەی کە لە دەستی بێت چونکو هەروکو لە پێشی جاوتم مەسەلە لەباری مادیەوە بۆ کۆمۆن بۆ هەر کۆمۆنێک کە باسی بکەی گەورەترین خەرج هەمیشە خەرجی سوسیالە و هەر بۆیش تەواوی هەوڵیانەوەیە کە بەر لەوەی مشکلەیە بێتە پێشێ بەر لەوەی کە کار ئەوەندە سەخت بێتەوە کە نەتوانن مناڵە لە لای دایک و باوکی بێڵنەوە پێش لەوە بگرن کە مناڵەکە لازم نەبێت لە دایک و باوکی بستێنرێ بەڵکو دایک و باوکەکە ئەو یارمەتیانەی پێویستیانە جا فێرکردنیەوەی کە چۆن منداڵ تربیەت بکەیت چۆن لەگەڵ منداڵ هەڵستان و دانیشتن بکەیت چۆن مناڵێکە تندڕەوە یا خویە یا هاتوو هاوارەکات شەڕەکات شەڕانیە چۆن نەرمیکەیەوە چۆن بیحاوێنیەوە بۆ هەمووی ئەوانە یارمەتی هەیە لەلایەن سوسیالەوە بۆیە مەترسن هیچ وەخت ترسی وەتان نەبێ و حتا بەڵکو داوای یارمەتی بکەن و ئەگەر ڕۆژێکیش ئەگەر ڕۆژێک سوسیال مناڵەکانتانی مناڵی منەماڵەیەکی بە زۆری سن ئەگەر ئەو بنەماڵە بەڕاستی دەیهوێ مناڵەکانی بێتەوە بۆ لای خۆی و بەڕاستی گلەی لە خۆی هەیە پێی وایە شتێکی هەڵیان کردووە تا وەختێ دان بە هەڵەکانیاندا نەهێنن تا وەختێ قبول نەکەن کە هەڵسوکەوتیان باش نەبووە سوسیال حاضر نێ لەگەڵیان دانیشێ چونکو بێ کۆمەکی کەسێک بکەی کە لە پێشدا کەسەکە قبول کە کە پێویستی بە کۆمەکەیە بۆیە هاتوو هاوارکردن و بەسەری خۆدادان هیچ یارمەتیەک نادا سوسیال دژمنی ئێوە نیە و تەواوی هەڵسوکەوتەکەی بۆ ئەوەیە کە بتوانێت مناڵەکە ڕۆژێک پێوەست کاتەوە بە دایک و باوکی بۆیە ئەگەر وا بەڕاستی مناڵەکانتان خۆش دەوێت و لە فکری چاکی مناڵەکاندا هەن گوێ ڕاگرن بۆ سوسیال و بزانن داخوا دەتوانن چی یارمەتیەکتان بن چۆن کۆمەکتانکەن وایە ئێوە ئەو یارمەتیانە وەرەگرن بۆەوەی کە بتوانن لەسەر پێی خۆتان ڕاستن بۆی کەم مناڵەکەتان دووبارە بگەڕێتەوە بۆ لای خۆتان نە سوسیال نە مەکتەب نە خەستەخانە نە کۆراتور ئەوانە هیچیان دژمنی نە هیچ دینێکن دژمنی نە هیچ قەومێکن دژمنی نە هیچ کولتورێکی تایبەتین ئەوانە لە خزمەتی خەڵکدان خزمەت بە خەڵک و بە تایبەت لە دەرەجەی یەکەم تەبیعەتەن بە مناڵان بکەن و دەڵام ئەو مشکلە فقط مشکلی مناڵیش نییە تەنانەت حتا بنەماڵەیە کە مناڵی نییە و پێویستی بە یارمەتی هەیە بۆی کە لەسەر پێی خۆی ڕاوەستێت پێویستی بە یارمەتی نەفسانی هەیە پێویستی بە یارمەتی کۆمەڵایەتی هەیە ڕووبکەنە سوسیال ئەو دایرەیە کە بە پێی یاسا دەبێ یارمەتیتان بێت بە پێی یاساش لە بەشی ئەگەر لە 95 مەوردەکانە دڵنیا بن کە یارمەتیتان دەدات دەستی خۆش بە سلێمان من پێم خۆشە یەک شت بڵێم لێرەیە کە دواتر حەزەکەم تۆش قسەی لەسەر بکەیت زانین چۆنە دردۆنگی بەرامبەر بە موسساتی دەوڵەت من جارێک لە جاران ئاوا بیرم کردەوە لە مۆزوعی کە ئەم پەیوەندی کە لێرە لە سویدا لە هاوڵاتیکی نۆرماڵی سوید لەگەڵ دەوڵەتەکەی خۆیان هەیەی لەگەڵ ئەو پەیوەندی کە ئێمەمانان لەگەڵ دەوڵەتەکانی خۆمانە هەمان بۆ مقارنەیەکەی زانی ئێمە لەسەرەوە پەروەردە بووین کە نەک هەر دەوڵەت دوژمنمانە ئەسڵەن یعنی ڕۆژە زۆر ڕۆژ زۆر شکۆدارەکانمان ئەو ڕۆژانە بوون کە چەکمان هەڵگرتۆ بەرامە بە دەوڵەت شەڕمان کردووە ئەزانی ئەمە ئەبێ ئەم شتە ئەم حەقیقەتە لە بەرچاو بگرین یعنی باسی ئەوەی کە
بە قسەکردن و بە نەسیحەتکردن لە یەکەم ڕۆژەوە دەوڵەتەکان دوژمنتانین حکوومەتەکان دوژمنتانین و ئەمانە بە بڕوای من ئەم مەسلەیە بەمە چارەسەر نابێت لایەنێکی تریشی ئەوەی بەڕاستی سێمان من ناتوانم باوەڕ بکەم کە نیسبەتێکی زۆری سوید تقریبا وا خەریکە بێ بە چارەشێکی دەست دەنگە بە حیزبێکی ڕاستیستی کە پێی وایە ئێمە زیادەین لە وڵاتە بەڵام لەناو ئەمانەیە دام و دەستگاکانی دەوڵەتی تیانە بێ مۆزەفی دەوڵەتی تیانە بێ شێنستەبانی بڵین یاخود فەرمانبەری لە دایرە جۆر بە جۆرەکانتیانە بێ بیمافی هەسوشیان ناتوانانی ئەمە هیم بکەیت لە بازاری کارە ڕاسیزم هەیە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتیشە حتمما ڕاسیزم هەیە معارەزە بێت من بەش بە حاڵی خۆم پێم وانە ینی ئەم ئیمزایە ناکەم بۆ دام و دەستگاکانی دەوڵەت کە هەمیشە لە خزمەتی خەڵکان زۆر جار دام و دەستگاکانی دەوڵەت بازێک بڕیارە دەن و ئەوانە قانون جێبەجێکەن مۆزەفێکە مەجبورە قانون جێبەجێکە قو ناتوانێت بەڵام یاساکە ناڕەوایە یاساکە مەجموعەیە مەسایلی بەرچاو نەگرتو کە بێ لە بەرچاوی بگرێ کە ئەمانە هەمووی بە سەرنجامە بێتە زۆڵم و ستەم و من لە تەجروبەی حیاتی خۆمانە تەوان لە هەژارترین گەڕەکەکانی ستۆکۆڵما ئێمە ئەو ناوەندەمان دروست کردو کۆمەک بە خەڵکەکەی ڕۆژانە ئێمە لەگەڵ ئەم ڕووداوانەیە ڕوبەڕووین ڕۆژانە لەگەڵ ئەم مەسایلانەیە دەست و پەنجە نەرمەکەین لە مەسایلی سەکەن لە مەسایلی سۆشیال لە مەسایلی دایرەی کار لە مەسایلی پۆلیس لە مەسایلی هەموو مەواضعەکان دایرەی زەریبە لە هەموو ئەمانەیە ئێمە دەرگیری ئەم کێشانین من چارەسەرەکە بەوە ئەبینمەوە کە خەڵکانێکی وەکو سلێمانی قاسمیانی کەسانێک کە ڕاستە و خۆ دەرگیرن لەگەڵ مافەکانی مناڵانە و مەسائلی مناڵانیان بۆ مەسلەی بەدەر لەوەی کە ئایا دام و دەستگاکانی دەوڵەتی سوید ئەیانەوێ یا نایانەوێ ئەم کارە بکەنیانەکەن من پێم وایە ئێمە دابەزینە ناو کۆمەلگاوە لەو جێگایە کە خەڵک جۆ لە دام و دەستگاکانی دەوڵەت ناگرێ پێیان بڵێن وەرن معلوماتی خۆڕایی وەربگرن مەسەلەن ئێمە پێویستمان بەوەیە ئەم کێشانە وەکو شێشەی کۆمەڵایەتی حەلکەین ینی ئەمانەی کە لە وڵاتانی ترەوە هاتوون و لەم کۆمەلگای ئێمەیە پێویستیان بە کۆمەک و ئەوانەیە لەوێ بین لەگەڵیان بین تاکو لەگەڵ مەسایلەکانی ئەم سیستەمایان ڕان بێنین من لە ڕێگای تۆ سێمان بانەوازیشم بۆ هەموو ئەوانەیە کە لە ڕوانگەیەکی چەپ و ئازادی خوازانەوە داکۆچی لەم پێوانانی سویدەکەن ئەبێ ئەو حقیقەتە بزانن کە ئەم مەسایلانە ممکنە لە بەردەمی معرەزی خەتەرا بێ ئەمەی کە ئێستا ئیسلامەکان لە سەرجادەن دوژمنایەتی دەوڵەتی سویدەکەن ئەبێ ئەو دیۆکەی تریشی لە بەرچاو بگری کە ئەمە چەندێک هێزەدا بە ڕاستیستەکان بۆی ئەم کۆمەلگایی ئێمە ئەوەندە زیاتر خراپ بکەن و نالەبارتری بکەنوانە کاتی ئەوە هەیە کە دەرژیر بین لەگەڵ ئەم کێشە کۆمەڵایەتیانەیە نەک بە تەنها داکۆچیکردن لە مندێکەکان بە دەستگرتنی ئەو کەسانی کە پێویستیان بە کۆمەک و یارمەتیە تاخود لەم دۆخەیە کۆمەشیان بکەین هەر لەم بەرنمەیە تۆ کۆمەڵی زانیاری وات پێشکەش کردوانە کە من وەکو کەسێکە لەوەنە ساڵە 20 ساڵ لە سوید متابعە مەسەلەکەم سوودم لێ وەرگرتووە چ جای ئەوانەی کە دوێنێ هاتوون لە عێراقەوە دوێنێ هاتوون لە سووریاوە دوێنێ هاتوون لە تورکیاوە یاخود لە ئێرانەوە من بانەوازمەوەیە کە ئەمە دەست بەکار بین و کاری کۆمەڵایەتی بەم شێوازە ئەتوانێت کۆمەک بکەوەی کەوا ئێمەش جەبهەیەک و بەرەیەک لە ناوم کۆمەلگای بکەینەوە بۆ دیفاعکردن لە ئازادی خوازی بۆ دیفاعکردن لە یەکسانی خوازی بۆ دیفاعکردن لە مافەکانی ئینسان و مافە سەرەتایەکانی مناڵە یەکشت من لەگەڵ زۆرە لە قسەکان تا هەم بەڵام یەکشت لەسەر مەسلەی ئەوەی کە دایرەی کۆمەڵایەتی سوسیال فەرقێکی جار زۆری هەیە لەگەڵ باقی دایرەکان ئەویژەوەیە کە ئەم دایرە بەپێی ئەم دایرە دایرەی خزمەتگوزاریە یعنی خزمەتگوزاری و مافە ینی لەسەر مافی شاروەندانە شارمەندانە ینی بۆ مافەکانە نەک بۆ بە زۆرم لیدا سەپاندن مە فەرقی هەیە لەگەڵ دایرەکانی تر بەڵکو ئەمە باس لەو یاسانە دەکا کە دەوڵەت دەسەڵات مەجبور کراوە قام گدابنێ لەسەر مافەکانی خەڵک بۆیە لەسەر مافەکانە لەسەر دەسەڵاتێکی دیک لەگەڵ دەسەڵاتیکە فەرقەکات کە بێ بڵێ ئەمەد بووە کەمیا بۆت ناکەم تۆ ناتوانانی داوایم شتە لەمە بکەیت چونکەوە یاسای خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکانە و دەڵام لە خێر و خۆشی و لە هینی دەسەڵاتەوە نییە بەڵکو دەسەڵات مەجبور کراوە ئەم مافانە هیمکات بکا بە یاسا و بۆی بە خەڵک بدرێ بۆیە منی تاک مافی خۆمە بچم بڵم دایرەی کۆمەڵایەتی من پێویستیم بەم یارمەتی هەیە تۆ دەبێت ئەم یاسایی کە لە رەنج ئەم مافە بدەی بە من ئەوەی کە دەگەڕێتەوە سەر سوسیال
بۆ دوای قسەکەی تۆ ڕاستە معلومە لە سوسیالیشە فەرمانبەری تایە کە وەک دەڵێ ئەگەر 20% ئەوانەی کە ڕێی دەدەن بە هەیە بە حیزبی ڕاستیستی دیارە دەبێت لەوانەژان فەرمانبەرانە هەبن ڕاستە حتممەنیش هەن بەڵام قسەکە لەسەر ئەم یاسایانەیە کە ئەوان دایان نەناوە بەڵکو بەر لەواندا کەسێک دەبێت دانیشێت تحقیق بکات لەسەر ئەم داوایی کە تۆ ئەیکەی لەسەر ئەم داوایی بۆیە لەبەدا جیاوازی هەیە لەنا لەسەرەوەی کە قسەی تۆ ڕاستە ئێمە بەرهەڵ لە وڵاتانێکەوە دێین کە دەوڵەت لە ئەساسی خۆیان بە هەموو شتێکەوە بە ئاشکرا تعارفی نییە دژمنی خەڵکە تۆ ئەو وەختە سڵامەتی کە پێویستیت بە دەوڵەت نەبێ دقیقاً وایە ڕاستە من لێرە بەس یەک شت بڵێم ئیزافە بکەم بۆ قسانە من لەو لایەنەوە لەوانەیە لەگەڵ تۆ موافقم کە دایرەی سۆشیالەوە ئەرکەکێتیەوە کارەکەیتی بەڵام کێشە لەسەر شتێکی ترایە ئەوانەی لەگەڵ ئەم کێشانەیە دەست و پەنجە نەرمەکەن و ئەم کارانە ئەکەن سلێمان تۆ خۆت باش زانی کە ئەو معاشە وەرناگرن کە وایان لێ بکە بتوانن تەحملی ئەم کارە بکەن پاش ماوەیەکی زۆر کەم واز دێنن لەبەرەوە ئەوانەی کە لەم بوارەیە تەجروبیان هەیە و ئەزمونیان هەیە زۆر خێرا دەستبەردارە بن ئینە بن سۆسیۆنۆمێک دێتەعینە بێ کە عمری 23 ساڵە 24 ساڵە ئەمە ئەزمونی لەکوێ بوو تەجروبەی لەکوێ بوو چۆن توانی فێربێکەوە لەگەڵ ئەم واقعە تازەیە کە ئەم خەڵکانە بەرەو ڕوون کە لە عێراق و کوردستانەوە هاتوون مامەڵی لەگەڵا بکەن چۆن نتوانێت لەگەڵم کێشانەیە مامەڵە بکەوە چۆن نتوانێت حەلیان بۆ بدۆزێتەوە ئەمانە پرسیاری واقعین من ناڵێم من دیگەتەکان بەدەستی ئەنقەز یاخود دامەزراوەکان بەدەستی ئەنقەز زەماناکەن بەڵام بەشێک لەوەی کە ئەساسەن ئەوەی کە تۆ باسێکەی ئەوەی کە پارە خەرجکردن بۆم کێشانە بە شتێکی زیادە ئەزانن وەک ئەوەی کە ئەگەر کەسەکە دوای بوو بە تاوانکار چووە دای پۆلیس و محکەمە و دوای زیندانی کراوانە مەسرفەکەی کەمتر بێ بیر لەوە ناکەنەوە کە ئەساسەن ئەم کۆمەلگایە لە بناغەوە لە مناڵەوە ئەگەر پەروەردەکەی بە دروستی نێت و ئەوانە بۆ داهاتوو بۆ ئایندە کێشەکە گەورەتر و گەورە یاخود ئەساسەن بیرەکەنەوە بەڵام هەر کۆمۆنێک هەر سۆشیالێک دانراوە بودجەکەی خۆی بپارێزە لەبەرەوە باشی بەوە نییە کە ئەساسەن ئەمە سوێنەکە لەم کۆمۆنە ڕایکردچوو بۆ کۆمۆنێکی ترچی بەسەر کۆمەلگا دێنێ هەر کەسە خاوەنی ئەو بقعی خۆیەتی خەریکە میزانی ئەواکە یەک کۆمنت هاتووە من لەوە زیاتر ڕاد ناگرم کاتم زۆر گرتی سلێمان بەس یەک کۆمنت هاتووە هاوڕێکمان نووسیوێتی پێم خۆش نییە ئینیکەم ئەڵێ کێشەکە لە یەک نەگەیشتنی کولتوری جیاوازی وڵاتان عیماد عەلی نووسیوێتی ئەڵێ کێشەکە لە یەک نەگەیشتنی کولتوری جیاوازی وڵاتانی شەرق لەگەڵ کولتوری غەرب و ئەوروپایە عەرەب و میلەتانی ئیسلامی ناتوانن ئیستیعابی فەرهەنگی ئەوروپی بکەن لە کاتێکا ماڵ و مناڵێن لەناو کۆمەلگایەکی کراوەی ئەوروپی گەورە دەبن هەروەک ئەوروپیەکان ڕەفتار دەکەن کە دایک و باوکیان ناتوانن ئیستیعابی بکەن بێجگەلەوە کە سیستەمی خوێندنگەکان تەنها تعلیمی و تەربیەوینە و وڵاتانی شەرق و ئیسلامی تەربیە و تعلیمە ینی مەبەستەوەیە کە ینی فێرکردن لە تەربەوی نییە ئەو دام و دەستگانی کە لێرە هەیە و هەروەها ئەو کولتور کرۆکە یاخود ئەو پێکدادانی کولتوریە هەیە لە بینی جیلی پێشووترا کە لەگەڵ مناڵەکانی هاتووە لەگەڵ مناڵەکانی ئەمە کۆمنتی ئەو بەڕێزە عیماد عەلیکە نووسیوێتی من ڕاستە تەبیعەتەن ئەم شتێکە عیماد عەلی باسیەکات بەشێکی مشکلەکەیە ئەوەی کە ئەو خەڵکانێک کە لە وڵاتانی ئەمە ژیاون فەرهەنگێکی کولتورێکی تریان هەیە بۆچوونێکی تریان هەیە لەسەر پەروەردەکردنی مناڵ لەسەر مافی مناڵ لەسەر دەسەڵات هەبوون بەسەر مناڵەوە وەختێ دێن بۆ سوێت کە مەسەلەی تاک لێرە زۆر گەورەترە مەسەلەی ئازادی تاک فەرقێکی جیاوازێکی دیکە هەیە تەبیعەتەن ئەمانە ئەمە بە خۆی کێشەیەکی گەورەیە کە دەبێتە بەشێک لە هۆی ئەم مشکلەی کە ئێمە لێرەدا دەیبینین قەتیباتەن توانێت تا ڕادێ ڕاستە لەگەڵیان بەڵام لەسەر مەسەلەی داخوا لێرە چەندە تربیەت و مەسەلەی مەکتەب لێرە فقط تعلیمە یا پەروەردەکردن نییە بە یەک مەعنا ڕاستە قسەیە بەڵام ئەخ مەسەلەکە لێرەوەیە کە لێرە شێوەی پەروەردەکردن فەرقەکات لێرە بە مناڵ ڕاستە و خۆ پەروەردە نییە ناڕاستە و خۆ پەروەردەکە تەڵقینی ناکەن تەڵقینی نان لە نەبێ وابێت مامۆستاکە بەوەی کە چۆن لەگەڵ تۆ هەڵس و کەوت دەکات بە تۆ ئەڵێ تۆش دەبێت چۆن لەگەڵ کەسی کاڵس و کەوت بکەیت بەوەی کە جنێ خۆی جنێ و نەدا بە مناڵەکە فێری مناڵەکە کە جنێ و نەدا بەوەی کە لە مناڵ نەدا فێری مناڵەکەدا کە نابێت کەس لە کەسی
منزورم یا بە وەختە مەسلەی ڕێزگرتن بە تایبەت کە لە مناڵ وەکو بەشێکی زۆر گرنگ لەم وڵاتەدا هەیە ئەم ڕێزە لە لای ئێمە چونکو لە لای ئێمە مناڵە دەبێت گەورە بۆ ڕێزدانێ ئێمە گەورە هەرچی بدەم یا بێ شوخی بە مناڵەکە جنێو بە مناڵەدا بە مناڵ دەڵێ کەری کەربا سەگی سەگ با بەڵام ئەگەر بڵێ بۆ خۆت سەگ بابی دنیا ئاگەر دەگرێت چونکو مناڵ نابێشتی وا بڵێ بەڕعکس بەڵام لێرەوانێ لێرە ئەگەر تۆ ڕێزی مناڵ بگری مناڵەکەش ڕێزت دەگرێت مناڵم من خۆم لەگەڵ مناڵی خۆم شوخیمە کرد کەرەوا مەڵە وەختە من وای پێ دەڵام هێش دەی دیارە بە منواڵەتەوە من هیچ بۆ مشکلە نە وەختی ئەو بمڵە بە منیاوە دەیوت ئەوە چی قسە کەرانە دەیکەی ڕانە چڵەکەم چکو وەختی خۆم بە مناڵەکە ماڵێم قەوڵ نەکەم مناڵەکەش وا بڵێ بەڵام برادەرەکەم کە لە ماڵم بوو چۆن تۆ مناڵە باراوە باردێنی یا من نابێ وای پێ بڵێم یا وەختە من وای پێڵم بڵام کەرە ئەوش شاخەیە پێم بڵە کەر منزورم کەرێکی خراپ نییە دەیانی خراپی ژوان دقیقەن وایە ڕاستە ئەو فەروەردەیە هینە منیش هاوڕای ئەوە هەم کە جیاوازیەک لە کولتورا هەیە بەڵام من پێم وابێ ئەمە قابل بە تێگەیشتن و قابل بە تەجاوزکردنە ژمارە ئەوانەی کەوا دێن لە ناو کولتوری ئەوروپیا تێکەڵ ئەبن و مناڵەکانیان سەرکەوتون ینی بەڕاستی سلێمان من ئەو ڕۆژە لەگەڵ دەوروبەرما بیرم کردەوە ئەوانە لە هەموو ئەوانەی کە من ئەیان ناسم لە هەموو خزم و کەس و کار و ڕەفیق و هینانە چەندێکیان مناڵەکانیان چۆتە سۆشیال و ئیکەوە باوەڕێکی کەس ناناسم یەک خێزان ئەناسم بناڵەکەی لە مەکتەب ڕۆژە لە داگیس خۆی تەڕ کردبوو دایکی لە وەختی خۆ پێ دوو جایش کە ئاوا خۆ تەڕکەی ئەتکوژمەوە یانەوە کوژم ئەویش بینی کردبوو ئەوە خۆم تەڕ کردووە لە خەبەر خەبەریان کردووە خوا دایکمان کوژێ دوی دایکمان کوژێ بە خێرا نردەمە شوێن دایک و باشە زانی نەمە چییە مناڵە ئەڵێ دایکمان کوژێ گەرنیت ئەمە ڕاستە ئەمە دانیشتودا بە هینە مناڵەت هیچ مشکلێکمان نیە لەگەڵیا ئێمە ئەنی ئەزانم کە دایک و باوکەکەش هیچ کێشەیەکی لەم بابەتیان نەبووە هیچ کاتێ تەنها حادیسەیە کە بیستی بێتم ئەوەیە یعنی من تەواوی ئەو مناڵانی کە ئیناسم بەم معنایە من پێم وایە ئیمکانی ئەوەی کە تێکەڵ کولتورەبی و ئەمە قوبوڵ بکەیت و ئەمانە شتێکی دوورە دەست نییە بەڵام ماندووبوونی ئەوێ ماندووبوون بە دەرەجەیەک من پێم وایە ئەکەوێتە سەر ئەوانە بەڵام دووبارە بۆشم پرسیارە بێت بۆچی جاران کە ئەهاتن خەڵکانێک کە پێشووتر ئەهاتن زۆر خێراتر ئەیان توانی تێکەڵ بن لەگەڵ ئەم دۆخەی سویدا بۆ ئێستا ئەو ئینتگرەخونە سەختتر بووە دەلیلەکەی بەڕوای منەوەیە ڕۆژگارێک کە ئەهاتن مناڵەکە پاسچیلی نەبووە نات بە شوێن دایک و باوکی پێیانەوە سۆشیال بڕیاری یاوە پارەی پاسچیتان بۆ سەرف کە مناڵەکەتان وێ پاسچیل بکڕێ پاسچیلی هەبێ ئەمانە ڕویان داوە ئێوە پێویستان بەوەیە کە سەفەرکەن گەشت و گوزارکەن پارەتان نیە فەرم و پارە وەرگن بڕۆن گەشت و گوزارکەن لەبەر خاتیمنا ئەمانە حقایقێک بوون لە هەشتاکانە ڕویان ئەدا ئەمڕۆ تۆ بە زۆری زۆرداری 4000 کرۆنی سۆشیال بۆ ئەمێنێتەوە 4000 کرۆن بەشی نان خواردن ناکە ئەو ئێستا لێرە لە ستۆکۆم و لە زۆر شوێن و ئەوانە عینەن وەکو ئەمریکا هینیان وا کردوەوە دوکانی وایان کردوەوە بە پارێکی کەم خواردن بە خێزان هەژارەکان بفرۆشێوانی کە مناڵیان هەیە ئەمە دلیلی ئەوەیە کە ئەم قەڵەشتە چینایەتێ تا هاتووە زۆرتر بووە تا هاتووە خەڵک بێمافتر بووە معلومە کە وەختێک بێمافی عمومە وەکو بارانێک ئەبارێ بەسەر ئەوانەیە کە زۆر زەعیفترن و لاواسترن زۆرتر ئەبارێ ئەمە حقیقەتەوەیەوە بۆیە مناڵات سەختتر ئەژین دیارە ئێستا هەر لە کۆمۆنی هەم لە ستۆکهۆڵم و هەم لە کۆمۆنی یوتوبۆری ئیستۆکۆڵم دڵنیانیم چەند میلیارد بوو بەڵام یوتوبۆری ساڵی ڕابردوو 5 میلیارد کرۆنی هین کردووە پاشکەوت کردووە ئەرێتر ینی بەجگاوی خەرجیکە خەرجی نەکردووە دیارەوە لەکوێ بەشی هەر زۆری ئەمانە دەگەڕێتەوە سەر ئەم بەشەی کە سوسیال ئەبێ بیکات جایا لە مناڵیان بڕیوەتەوە لە بنەماڵیان بڕیوەتەوە لەو لەو کەسانی کە پێویستیان بە یارمەتێت لەویان بڕیوەتەوە لەو مناڵانەی کە خانەوادانەی کە لە دەرەکرێن بێماڵ و بێ حاڵ دەمێنەوە لەوان بەشی ئەوان نەدراوە یای خەستەخانەکانە دەڵم تازاڵبەتە یوتوبەریەوە کاری بە بەشی نەخۆشخانە و شتێت نییە بەڵکو خودی کۆمۆنی یوتوبەری ئەوەندەوەی دەزانانی سوپیستکۆمی شەروا بوو
تەقەشف و کەمتر سەرفکردن و پاشەکەوتنی پارە بۆ دەوڵەت و دانەوەی بۆ دەوڵەت ئەمە بێتە نقطەیەکی باش بەنسبەت مدیرەکانەوە بەرپرسەکانەوە لە کۆمۆنەکان و لە هەموو جونگەکانەوە ئەمە ئەو دۆخە دروستەکە کە دروستی کردو بەڕاستی بەرحاڵ سێمان باسی تر زۆرەکرێ لەسەر ئەمە بکرێ من وازە لێران لەسەر مافی مناڵان و لەسەر کێشەی مناڵان لە سویدا وا بە ئاسانی وازە لێرانم تازە کە ئەم بەرنامەیەمان کرد پێکەوە حتمما بەرنامەی تربێت پێکەوە بکەین و لەم بابەتانەوە قسە زۆر بکەین بەڵامی تر لەمە زیاتر وەختی تۆ ناگرم و بینەرانیشمان لەمە زیاتر ماندوو نەکەین دەستت خۆش بێ زۆر خۆشحاڵت کردم زۆر بە سوود بوو ئەم بەرنامەیە من بۆ خۆم شخصەن سوودم وەرگرت زۆر سپاس دەکەم بۆ کاتێککە بۆ ئێمە تەرخان کرد بۆ بینەران تەرخان کرد ومێدەوارم لە فرسەتی تری نزیکترا جارشی کە سەبارەت بەم باسانەیە باسی تر سەبارەت بە هوەر و ئەدەبیش دیارەکە خولیایەکی تۆیە پێکەوە قسە و باس و باسمان ببێ زۆر خۆشحاڵت کردم دەستەکانە خۆش بێ دەستت خۆش بە منیش زۆر سپاس دەکەم بۆ ئەم فرسەتەی کە پێدام و بە خۆشحاڵیشەوە لە فرسەتی تریشدا لە خزمەتدام قسە بکەین زۆر سپاس هەر بژی ڕۆژێکی خۆش بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان بینەری بەرنمەکانمان من سبینێ هەمان ئەم بەرنمەیە یاخود ئەم باسانە بە زمانی عەرەبیش دووبارە ئەبێتەوە لە کەناڵی هیواوە بۆ بەرنمەیە بە ڕێزەکەم لەگەڵایە بە ناوی فەرید باسل کە ئەویش لە بواری کە مناڵان و لە بواری سۆشیاسیۆن ستاکارەکە لە شاری تۆبۆری و لەگەڵ ئەویشا بە زمانی عەرەبی ئەم باساکەین کە پێم وابێ ئەتوانێت کۆمەک بکە بۆ ڕوشنکردنەوەی زیاتری ئەم مەسلەیە و وردبوونەوە لەسەر لایەنە جۆر بە جۆرەکانی و پێشکەشکردنی زانیاری و پێشکەشکردنی تێڕوانین و گۆشەنیگایەکی جیاوازتر لەوەی کە باوە من سپاسانەکەم کە تا ئێستا لەگەڵ ما بوون بەم جۆرە کۆتایی بە بەرنامەیە دێنم بە شادی و کامەرانیتان ئەسپێرم تا سبەینێ بەنسبە دەوانی زمانی عەرەبی زانن بە یەکترە گەینەوە کاتێکی خۆش بۆ هەمووان ئاواتە خوازم هەر بژین